بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز، سڵاوتان لێبێ و بەیانتان باش. سوپاس بۆ خوا ئەمڕۆژ دەرفەتەوە بوو لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بڕوگە و بابەتی جیاواز لە پرۆگرامی پەیامی ڕۆژە و بێوەی ئازیز پێشکەش بکەین. هەوڵەدەین ئەمڕۆژ لەسەر دوو تەوەرە بە دیاریکراوی قسە بکەین. یەکێکیان ساڵانێکە کۆمەڵێک کێشۆگرفت هەیە لە دروستبوون و یاخود لێدانی بیری ژێرزەوی یاخود دەرهێنانی ئاوی ژێرزەوی کە ئەمەش کۆمەڵێک گرفتی دروست کردووە بۆ جوتیاران وەروە بۆ بەشێکی زۆر لە توانم بڵێم ناوچە جوگرافیەکانی هەرێمی کوردستان لەبەرەوەی ڕێژەیەکی زۆر بیری نایاسایی وەروەها بیری ئینتیوازی بە شێوازێکی نازانستی بەکاردەهێنێ دوور لە ڕێنمایە زانستیە کشت و کاڵیەکان و زانستی لێدانی بیر. ئەمە وای کردووە گرفت و مشکلەیەک بێتە پێشەوە. قسە لەسەر ئەو زیانانەکەین ئەگەر بێت و هاوڵاتیان بە شێوەیەکی نایاسایی و نازانستی ئاوی ژێرزەوی دەربێنن، گرفتەکان چۆنن لە ئێستا و بۆ داهاتوش. لە تەوەرێکی تریشا وەک دەزانین ئێستاکە وەرزی چنینەوە و ڕێنینەوەی گەنمە، وەروە هەرێمی کوردستانی ڕێژەیەکی زۆر جوتیاران گەنمیان کردووە و کۆمەڵێک توانم بڵێم ساڵانە ئەو کێشە گرفتە هەیە لە هەڵگرتنەوەی گەنمی جوتیاران و وەروە کڕینەوە لێیان و هەتا شوێنی خەزمکردنی و تەنانەت سەرفکردنی پارەکەش. هەوڵدەدەین قسە لەسەر کێشە و گرفتەکانی جوتیاران بکەین لە هەمبەر وەرگرتنەوەی بەروبوومە کشت و کاڵیەکانیان و بە دیاریکراویش گەنمی ئەم ساڵی جوتیاران. با بزانین سەرەتا ئەو گۆڕانکاریانە چین لە بەرزبوونەوە و نزمبوونەوەی پلەکانی گەرما لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان ڕوویان داوە. با بزانین گۆڕانکاریەکان لە پلەکانی کەشوهەوا و پێشبینیەکان بۆ پلەکانی کەشوهەوا.
وڵای زانم میشە گۆڕانکاریش لە نرخی دراوەکان ڕوودەدا دوایەوەی ڕۆژانە بە تایبەت لەم بارودۆخی ئێستەی جیهانە بارودۆخی تەندروستی ناجێگیرە هەرچەنە لێرەوە مێدی هەرچی زوو باشبوونەوە بۆ ئەو هاوڵاتیانەی بە تایبەت هەرێمی کوردستان کەوا بەهۆی پەتای کۆرۆنا کۆڤید-19 دووچاری نەخۆشی بوونەتەوە مێدی لە شاغیان بۆ خوازین و هیواداریشین هەموو ئەوانەی کەوا چاک بوونەتەوە وەروە پێویستە لە سەریان ئەگەر بۆیان بکرێ بۆیان بلوێ بچن خوێنی خۆیان ببەخشن تاقوت سوود لە پلازمای خوێنەکان وەربگرن ئەگەر نەخۆشانێکی زۆر هەبن ئێستاکە چاوەڕێی پلازمای خوێنی ئەوان بن ئەمە دیاردەیەکە توانم بڵێم هەم مرۆڤ دۆستانەیە و هەم دیاردەیەکی ئەخلاقانەیە و ئەرگێکی سەریشانی هەموو ئەوانە شەکەوا ئەگەر بۆیان بکرێ بۆیان بلوێ بتوانن هاوکاری نەخۆشەکانی تر بکەن بە شێوەیەکی گشتی هیواداریشین هاوڵاتیان پابەندی ڕێنمای تەندروستیەکان بن. ئەم بارودۆخی جیهان گۆڕانکاری زۆری لەسەر نرخی دراوەکان دروست کردو ڕۆژانە کۆمەڵێک دراو نرخیان تاڵاتەیەکی زۆر ئاڵوگۆڕی بەسەردادێ بە تایبەت دراوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. با بزانین تازەترین گۆڕانکاریەکان لە نرخی دراوەکانی جیهانی کامانە. وڵایزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە قسە لەسەر زیانەکانی دەرهێنانی ئاوی ژێرزەوی دەکەن بە شێوەیەکی نایاسایی و نازانستی و لە ئێستا و لە داهاتووژە ئەم زیانانە با بڵێن ئەم جۆرە لە کارکردن لە دەرهێنانی ئاوی ژێرزەوی چ زیانێکی بۆ ئەم نیشتیمانە وەروا بۆ ناوچانەش دەبێتەوە و ئاوی لێ دەردەهێنرێت بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەش میوانداری زۆر بەڕێز متەڵیب ڕەفعەتمان کردووە پسپۆڕی بەڕێوەبردننی ژینگە و سەرچاوەکانی ئاو لە کەلارەوە لەگەڵمانە کاک ڕەفعەت سڵاوت لێبێ ئەم کاتت باش ئەگەر گوێت لێمانە لەوە دەست پێ بکەین زیانەکانی دەرهێنانی ئاوی ژێرزەوی بە شێوازێکی نایاسایی چین. زۆر سپاس سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم وا سپاس بۆ ئەم دەرفەتە. بەڵێ کاک ڕەفعەت دیارە وەکو هەموو لایەک ئاگدارە سەرچاوەکانی ئاوی سەرزەوی کاک ڕەفعەت دەنگت بە باشی دەگاتە لای ئێمە سپاس دەکەین بۆ ئامادەبوونت ئەگەر باس لە کێشە و گرفتەکانی یاخود دەگەر لەوە دەست پێ بکەین باز لە زیانەکانی دەرهێنانی ئاوی یاخود ئەسڵان هەر گرنگی ئاوی ژێرزەوی با لەوە دەست پێ بکەین چەند گرنگە و وەروە ئەو زیانانەشی ئەگەر لەو سەرچاوە سروشتێ دەکەوێت بە شێوازێکی نایاسایی و نازانستی دەربێنرێت. بەڵێ دەستان خۆش بێ دیارە وەکو هەموو لایەک ئاگدارە سەرزەوی بە نزیکەی 70% بە ئاو داپۆشراوە ئەو ئاوە هەر هەمووی گونجاو نییە بۆ خواردنەوە چونکە ئاوی سێرە و نزیکەی تەنها 2.5% لەو ئاوە ئاوی سازگار و گونجاو بۆ خواردنەوە لەو 2.5% دوو سەرچاوی سەرەکی ئاومان هەیە ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەوی و لەو 2.5% ئاوی ژێرزەوی تەنها 30% پێکەهێنێ واتە نزیکەی 0.7% و ئەمیشە ئاماژەیە بۆ ئەوەی کە سەرچاوی ئاوی ژێرزەوی سەرچاوێکی زۆر گرنگە و پێویستە پارێزگاری لێ بکرێ بەداخەوە لە وڵاتی ئێمەیە و لە هەندێ وڵاتە هیچ پارێزگاری لەو سەرچاو ئاوە ناکرێ و هەوڵ ئەدرێ بە شێوەیەکی نایاسایی و نازانستی بەکاربهێنرێ وەک ئەمیش لە ئایندەدا کاریگەری زۆر خراپی دەبێت لەسەر ئایندەی ئاو بەگشتی وەکو هەموو لایەک ئاگدارە
ئێمە لە پێشمانەوە جەنگێکی زۆر خراپەیە یان قەیرانێکی زۆر خراپەیە کە ڕوبەڕوومانە بێتەوە ئەویش قەیرانی ئاوا و لە داهاتوودا ڕەنگە بگاتە ئاستی جەنگی ئاو چونکە هەندێ وڵات بە تایبەتی ئێران و تورکیا ئێستاکە کار لەسەر سەرچاوەکانی ئاوی سەرزەوی ئەکەن و کۆمەڵێ پرۆژە و بەنداوی زۆر گەوریان دروست کردووە لەسەر سەرچاوەکانی ئاو لە ئایندەدا کاریگەری زۆر خراپی ئەبێ و ئەبێتە هۆی ئەوەی کە ئاوی سەرزەوی تا ڕادەیەک نەمێنێ بۆیە ئەو کاتە ئێمە ئەتوانین ئاوی ژێرزەوی بەکاربهێنین کە ئاوی سەرزەوی نەمێنێت چونکە لە ڕووی زانستیەوە تا دڵۆپێک ئاوی سەرزەوی ما بێت ئێمە بۆمان نییە دەست بین بۆ ئاوی ژێرزەوی چونکە ئەمە مڵکی ئێمە نییە مڵکینەوەی داهاتوەوە ئەبێ پارێزگاری لێ بکەین. زۆر باشە کاک ڕەفعەت ڕەنگە زۆر ئەو پرسیارە بکرێ من پێم خۆشە هەنێک ڕوونکردنەوە لەسەر و بابەتە بدەیت هاوڵاتیەک یا خود ڕەنگە جوتیارێک لە شوێنێک دەچێت بە شێوازێکی ناسایی بیرێک 400 متر لە عرزەکەی خۆی بەم ئامێرە تازانە لێ دەدا ئەمە چۆن زیان بە ناوچەکە دەگەێنێ لە کاتێکا بۆ نمونە ڕەنگە کابرا وابری بکاتەوە ئاوی ژێرزەویە دەری دێنێ و مەسەلەن زراعەتی پێدەکا و دەچێتەوە ژێرزەوی بەڵام ئەو زیانانە ئەو ڕێگایە چییە ئەو هۆکارانە چین کە لەمەیە خراپە هاوڵاتی ئەوە بکات. بەڵێ ئێمە وەکو ئاماژەم پێی کرد ئەبێ ئاوی ژێر زەوی بە شێوەیەکی زانستی دەربهێنرێ لە وڵاتە پێشکەوتوەکانە نەک تەنها ئاوی ژێر زەوی دەرەهێنن تەنانەت ئاوی سەر زەوی کە بە زیادە ئەمێنێتەوە ئەیخەنە ژێر زەوی کە پێڵێن گراوند وۆتەر ریچارج واتە ئاوی سەر زەویان بە زیادە ئەمێنێتەوە ئەیخەنە ژێر زەوی چونکە ئەمە پێڵێن بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاو بەداخەوە لای ئێمە لەبەرەوەی بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاو لە ئاستێکی زۆر پێویستانیە بەڵکو بە شێوەیەکی هەڕەمەکی بەڕێوە ئەبرێت بۆیە هاوڵاتیان هەوڵەدەن بە شێوەیەکی نایاسایی و بە شێوەیەکی نازانستی دەست بن بۆ ئاوی ژێر زەوی کە ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر ئاستی ئاوی ژێر زەوی دروستەکە بۆیە وڵاتە پێشکەوتوەکان هەوڵەدەن زۆر جار ئاستی ئاوی ژێر زەوی لە ئاستێکی زۆر گونجاوە بمێنێتەوە و گۆڕانکاری تایە نەکرێ بەڵام بەداخەوە لای ئێمە ئەو سەرچاوەیە بە شێوەیەکی زۆر نازانستی دەرەهێنرێ و حکومت خۆی هۆکارێکە بۆ ئەوە لەبەر ئەوەی یاسایەکی نیە یان یاسا هەیە بەڵام هیچ کەسێک جێبەجێ ناکە بۆی ئەمە لە ئایندەدا ئاستی ئاوی ژێر زەوی ئەخاتە مەترسیەوە و کاریگەری ئەوە دروستەکات کە ڕەنگە لە ئایندەدا گرفتی زۆر گەورەمان بۆ دروست بێ و سەرچاوەی ئاوی ترمان بۆ نەمێنێت چونکە ئاوی سەر زەوی خەریک نابێنێ و ئاوی ژێر زەویش بە هەمان شێوە هاوڵاتیان بەو شێوە ئیش لەسەریەکەن ئەمیش کاریگەری زۆر خراپی ئەبێت تەنانەت لەسەر کواڵەتی ئاوەکە لەبەرەوەی کاتێ ئاوی ژێر زەوی دەرەهێنی یان بیرێک لێدەی بە تەکید هەموو چینەکانی ژێر زەوی تێکەڵ بە ئاوی ژێر زەوی ئەبێت ئەمیش کاریگەری زۆر خراپێ بێ لەسەر کواڵەتی ئاوەکە هەروەها ئێمە لە ئایندەدا بە تایبەتی لە هەندێک شوێن لە کوردستان کێشە و گرفتی بە بیابانبوونمان هەیە و ئەم کێشە و گرفتە تەنها بە ئاو چارەسەر ئەکرێت و لە ئایندەدا ئەگەر ئاوی سەرزەوی نەمێنێ ئێمە تەنها توانین ئاوی ژێر زەوی بەکاربێنین بۆیە لە ئێستادا هیچ پێویست ناکە ئێمە ئاوی ژێر زەوی بەکاربێنین و ئەبێ پارێزگاری لێ بکەین هەروەها دەرهێنانی ئاوی ژێر زەوی بە شێوەیەکی هەڕەمەکی مەترسی زۆر گەورەی هەیە لە ئایندەدا بە تایبەتی لەو ناوچانەی کە ئەکەونە سەر هێڵی بوومەلەرزە لەبەرەوەی ئاوی ژێر زەوی کاتی بە شێوەیەکی نازانستی دەرەهێنی لە چینەکانی خوارەوەی زەوی بە بۆشی ئەمێنێتەوە یان بەتاڵە بێ ئەو کاتە زەختێکی زۆر گەورە لەسەری دروستەکە بۆیە بێتە هۆی ڕوودانی بوومەلەرزە لەو ناوچانە بۆیە پێویستە پارێزگاری لێ بکرێ پێویستە حکوومەتی هەرێم زیاتر گرنگی بەو سەرچاوەیە بدات زۆر باشە کەواتە کاک ڕەفعەت ئەتوانین بڵین ئەو گرفتانە یاخود ئەو هۆکارانە و سەبەبانە چین زیاتر هاوڵاتیان هەوڵ دەدەن ئاوی ژێر زەوی دەربهێنن لە کاتێکە توانین پرسین ئاوی سەرزەوی نیە یان وەکو بەڕێزت باس کرد گرفت لە ئیدارەدانیەتی یاخود ئاو هەر نەگەشتوتە ئەوێ یان ناچارن یاخود حکوومەت ڕێنمایی زانستی نادا ڕێگە خۆیان باڵێن ڕێنوینیان ناکا بۆ ینی بۆ ئاوەکە دەرێنن بەو شێوەیە بەڵێ خۆی لە هەموو ڕێیەکەوە ئەم گرفتە حکوومەت دروستی کردووە چونکە ئێمە ئێستایشە ینی چەندێ پرۆژێ ئاوی لەسەر سەرچاوەکانی ئاومان دروست کراوە لەلایەن وڵاتانی هاوسنوورەوە بەڵام ئەو ئاوەی هەیمانە کە تا ئێستاکە کە ئاوی سەرزەویە بەشی هەموو کورسانەکە بە زیادەوە بەڵام ئێمە گرفتمان گرفتی بڕی ئاو نییە گرفتی کەمیەی ئاو نییە گرفتمان گرفتی بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاوە و حکوومەتیش لەبەر ئەوەی ناڵێم یاسانیە یاسا هەیە بەڵام حکوومەت وەکو
وەکو پێویست جێبەجێ ناکات بۆیە هاوڵاتیان دەست ئەبەن بۆ ئاوی ژێر زەوی و ئاوی سەر زەوی بەداخەوە هیچ پرۆژەیەکی ئاودێری لەسەری دروست نەکراوە یعنی ئێمە توانین ئەو ئاوەی کە هەیمانە بۆ نمونە ئاوی ڕووباری سیروانمان هەیە زێی بچووکمان هەیە زێی گەورەمان هەیە ئەمانە هیچ سوودێکمان لێی نەبینیوە و بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو لە ئاوی سەر زەویە بە تایبەتی زۆر لاوازە بۆیە ئەمانە وایە نەکردووە هاوڵاتیان زۆر بە ئاسانی دەست ببن بۆ ئاوی ژێر زەوی کە کاریگەری لەسەر ئاستەکەی ئەبێت و ڕەنگە خۆیان پێی نەزانن بەڵام ئەبێ حکوومەت هەوڵ بدا لە ڕێی لایەنە پەیوەنددارەکەەوە ئاگاداری خەڵک بکاتەوە کە ئەمە کێشە و گرفتێکی زۆر گەورە لە ئایندەدا دروست دەکات. زۆر باشە کاک ڕەفات وەک ئەوەی بە پێ و زانیاریانەوە داتایانە هەن بە تایبەت دوای پرۆسەی ئازادی لە عێراق ڕێژەیەکی زۆر بیری ئینتیوازی یاخود پێم وا بێ هەڵە نەبن بە بیری سووری پێ دەڵێن کەوا ڕێژەیەکی زۆر دەچێتە خوارەوە لە هەرێمی کوردستان بە تایبەت لە دەڤەری گەرمیان لێدراوە تا ئێستاکە هەستان بەو کردووە نیشانەکانی ئەو هەڵە بەکارهێنانە و دەرهێنانی ئاو لە ناوچەکە دەرکەوت بێ وەکو بەڕێزت باست کرد مەترسی بەرەو بیابا چون هەیە ینی زیانەکانی دەرهێنانی ئاوی ژێر زەوی لە ئێستا لە هەرێمی کوردستان دەرکەوتون. بەڵێ بەتەکید چونکە ئێمە بەپێی داتاکان و بەپێی ئەو دیراسە مەیدانیان کە پێشووتر کراوە نزیکەی 8 تا 10 مەتر لێ درا پێشتر لە ساڵانی هەشتاکان تا نەوەتەکان ئاوی ژێر زەوی دەرئەکرا بەڵام ئێستاکە 7 مەتر زیاتر لێدرێ بەڵکو لە هەندێک شوێنە 300 بۆ 400 مەتر لێدرێ ئاوی سەر زەوی دەرناچێ و ئەمیش بەڵگەیەکە لەسەر ئەوەی ئاوی ژێر زەوی بەرەو لاوازبوونە چێ بەرەو کەمبوونەوە ئەچێت و لە ئایندەدا بەتەکید تووشی گرفتی زیاترمانەکە. بەنسبەت گرفتی بە بیابانبوون لە گەرمیانە بە تەکید نیشانەکانی دەرکەوتووە و لە ئایندەدا لەبەرەوەی ساکە ئاوی ڕووباری سیروان کەمی کردو لە ئایندەدا ئێمە تەنها ئەتوانین بە ئاوی ژێر زەوی چارەسەری بکەین و ئاوی ژێر زەوی وەکو خۆتان ئەزانن وەکو ئاماژەمانش پێی کرد بەرەو کەمبوونەوە چێ ئەمیش گرفتی زۆر گەورە دروست دەکات بۆیە ئەو کێشەیە هەیە بە تەکید و هەستیشی پێکراوە. باشە کاک ڕەفعەت ئەم بابەتە توانە بڵێم بابەتێکی چۆنڵی نیشتیمانیە ئەمنێکی قەومی زۆر حساسە یعنی ئاوا بە سادەی مەسەرەن حکوومەت چاوی لێ با بڵێن داخستووە یاخود هیچ پلان و پرۆژەیەک نییە چکە باسە ئەمە زانیمان کێشەکان چین ئەی حل ینی هەستەکەی هیچ هەنگاوێگە بێ بۆ حلکردن یا هیچ پرۆژێگەیە بۆ حەلی ئەم بابەتە. بەداخەوە ئەگەرێمە باسی حکوومەت بکەین هیچ گرنگێکی بە سەرچاوەکانی ئاو نەداوە تەنانەت سەرچاوە سروشتەکان و تەنها ئەوەی زۆر حکوومەت گرنگی پێیداوە تەنها نەوتە و کاریگەری زۆر خراپیە بێ لە ئایندەدا و پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستاکەوە هەوڵ بدا ئەو زیانانە کەم بکاتەوە هەوڵ بدا ڕێژەی بیرەکان کە لێ دراوە کەمی بکاتەوە وەکو خۆتان ئاگادارن ژمارەی بیرەکان لە کوردستانە زۆرە یعنی بە تایبەتی ئێمە ئێستاکە لە ناوچەی گەرمیانە ژمارەیەکی زۆر بیر لێ دراوە بەبێ ئەوەی هەندێکی حکوومەت ئاگادارە لێ و زۆربەی زۆری حکوومەت ئاگادار نییە لێ بۆیە هیچ داتایەکی بەردەست نییە ئەمە طبعاً کاریگەری زۆر خراپی هەیە بەداخەوە حکوومەتی هەرێم گرنگیەکی ئەو تۆی بەو بابەتە نەداوە بەڵام پێویستە ژمارەی بیرەکان لە ئێستاوە کەم بکرێتەوە پرۆژەی ئاودێری دروست بکرێت پرۆژەی ئاو دروست بکرێت بۆ ئەوەی ئێمە سوود لە ئاوی سەر زەوی وەربگرین و توانین بۆ ئەوەی چارەسەری ئەو کێشەیە بکەین گۆماوی دەستکرد دروستکەین بۆ درێنەی ئاو چونکە ئەمە تەنها حەلە بۆ ئێمە بتوانین ئاوی سەر زەوی ئاستەکەی بگەڕێنەوەکو ئاستی جارانی خۆی لەبەرەوەی سەرچاوێکی زۆر گرنگە و پێویستە حکوومەتی هەرێم ئاوڕێکی لێ بداتەوە. کاک ڕەفعەت دەمەوێت زۆر بە ڕاشکاوانە باس لەوە بکەم لە بەشی باکووری ئێمە لە باکووری با بڵێن کوردستان دەبینین کۆماری تورکیا کۆمەڵێک بە بەنداوی زۆر گەورەی دروست کردووە لە ڕۆژهەڵاتمانەوە لە کۆماری ئێران بە هەمان شێوە بەشێکی زۆر لە ئاوەکانی سەرزەوی کراونەتە بەندا و گۆماو ئەمە تەسیری ڕاستەخۆی هەبووە یاخود نابێت لەسەر چ ئاوی سەرزەوی و چ ئاوی ژێرزەوی لە باشووری کوردستان؟ بێگومان تەسیری لەسەر ئاوی سەر زەوی ئاوی ژێر زەویش ئەبێت وای ساکە بۆمان دەرکەوتووە بۆ نمونە سەرچاوەکانی ئاو لە وڵاتی ئێمە بە تایبەتی ڕووباری سیروان و زێی بچووک خەریک کەمەکات و ئاستەکانی دابەزیەوە ئێران پرۆژەی زۆر گەورەی هەیە و هەروەها تورکیا بە هەمان شێوە پرۆژەی زۆر گەورەیان هەیە بۆ نمونە لەسەر ڕووباری سیروان دەیان پرۆژە و بەندا و دروست کراوە و هەوڵەدەن ئاوی سیروان لە سەرچاوەکانی خۆیەوە بگوازنەوە بۆ ناوڕاستی ئێران هەروەها بەنسبەت زێی بچووکیش بە هەمان شێوە تونێڵێکی زۆر گەورە دروست کراوە بۆ گواستنەوەی ئاو لە زێی بچووکەوە بۆ
دەریاچەی ئورومیە کە چەندین ساڵە تووشی گرفتی ئاو بووە. بۆیە تا ئێساکە ئەو شتانە دەرکەوتووە لە هەرێمی کوردستان هەیە و هەستی پێکراوە کە ڕێژەی ئاو کەمی کردووە و لە ئایندەدا زیاتر دەرەکەوێت لەبەرەوەی پرۆژەکان تا ئێساکە تەواو نەبووە. بەڵام لە ساڵی 2025 من پێم وایە زۆربەی پرۆژەکانی تورکیا و ئێران تەواو ئەبێت و ئەو کاتە ڕەنگە ئاوی سەر زەویمان بە ڕێژەی 70 تا 80% کەم بکات. دەباشە ینی کاک ڕەفعەت بەڕاستی ئێستا ئەرکی کێ ینی ئەوکەوە حوزانیمان حکوومەت ئێمالیەکی زۆری کردو جگەل لە سێکتەرێکی تایبەتکەوا بۆ بەرژەوەندی گیرفانی خۆیەتی بیر لە هەنێک بابەتی تر ناکاتەوە. ینی بیرتان لەوە نەکردو لەڕێی کۆمەڵێک ڕێکخراوی مەدەنی چالاکی مەدەنی یاخود کۆمەڵێک ڕێکخراوی ژینگە دۆست و ژینگە پارێز ئیش لەسەرەوە بکەن هیچ کۆمەڵێک داتا و کۆمەڵێک ئاماری ورتان لە بەردەست بێ بە هاوکاری لایەنە پەیوەندیدارە ناوچەیەکان هەر هیچ کۆمەڵێک بیر پڕ بکرێتەوە بۆ نمونە لە گەرمیان کە ڕەنگە زیاتر مەترسی لەسەر بێ بەراورد بە ناوچە شاخاویەکان جاری وایە ماڵی وا هەیە دوو بیری هەیە ینی بیستان بیرتان لە بابەتێکی وا نەکردوێتەوە. بەداخەوە شتەکان لە دەست دەرچووە ینی ڕەنگە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی یان ڕێکخراوەکانی ژینگەی نەتوانن ئەو کارە بکەن لەبەر ئەوەی ئیشەکە لە دەست دەرچووە و پێویستە حکوومەت خۆی ئاوڕێک لەو مەسەلە بداتەوە چونکە زۆربەی ناوچەکانی ساکە زەویەکانیان کون بۆ ئەوە نەبیری لێ دراوە ئەبێ حکوومەت خۆی هەوڵێک بدا. ڕاستە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کاریگەریان هەیە بەڵام کاریگەریەکیان زۆر لاوازە و پێویستە حکوومەت خۆی ئاوڕێک لەو مەسەلە بداتەوە. ئەینا باوەڕ ناکەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەتی لەم زوروفەیە تەسیرێکی ئەوتۆیان هەبێت. واتە ینی ئەبێ دەسەوەسان دانیشین و ینی هەڵبەت دەزانم لە بۆچوون هەستی ئەوەش دەگەم کەوا سەرچاوەیەک یا خودت یەکێک لە گرنگترین سێکتەرەکانی ئێستش و نەوەی داهاتووش کەوا ئاوی ژێرزەویە بە شێوەی نایاسایی و نازانستی دەربهێنرێ و هیچ ڕێگە چارێکیش بۆ حەلکردنی نەبێ ینی ئەبێ چی بکەین؟ وڵی گرفتی ئاو گرفتێکی زۆر گەورەیە یعنی نەک تەنها ئێساکە پێشووتریش لە دوای ساڵی 1990ەوە هیچ گرنگیەکی پێ نەدراوە و ئەمە کاری سەرەکی حکوومەتە بەڕاستی و ئەبێ خەڵکیش دەوری هەبێ لە ئامۆژگاری حکوومەت چونکە خۆی لە وڵاتەکانی ترا حکوومەت ئامۆژگاری هاوڵاتیان نکاتەوە بەڵام بەداخەوە لای ئێمە ئەبێ هاوڵاتیان خۆیان ئامۆژگاری حکوومەت بکەنەوە. بەداخەوە حکوومەت گرنگی بە سەرچاوی ئاو نەداوە بە هیچ شێوەیەک و خۆتانیش ئەبینن شتێکمان نییە لە کوردستانە ناوی بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاو بێت. ئەگەر بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاومان هەبوایە ئەوەمە ئێمەمان توانی سوود لە ئاوی سەر زەوی ببینین بەڵام حکوومەت ڕێگەیەکی هەڵبژاردووە کە خراپترین ڕێگەیە یعنی ئەمیش ئاماژەیە کە بۆ تەمەڵی حکوومەت بۆ نمونە ئێمە ئاوی سەر زەویمان هەیە لە کەلارە کە بەشی هەموو گەرمیان ئەکات بەڵام بەداخەوە تەنها لە شاری کەلارە نزیکەی 100 بیری ئرتوازیمان هەیە کە ئاو ئەداتە هاوڵاتیان. ئەمیش بەڵگەیەکە لەسەر ئەوەی کە حکوومەت خۆی تەمەڵە حکوومەت هەوڵ نادا چارەسەری بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاو بکات. ئەمیش لە ئایندەدا دەرەکەوێت کە کاریگەریەکانی زۆر خراپە و هاوڵاتیان خۆیان ئەبنە کێشەیەک بۆ ئەمەوە بێتە کێشە بۆیان و سەرچاوەکانی ئاو بەرەو لاوازیەچن. کاک ڕەفعەت ویستم ئەوە بڵێم ینی پێم وابێ لە حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانگەی بەڕێوەبردنی سەرچاوەکانی ئاو ئەوانە هەیە مەبەستت لەوە بوو کە نییە بە فعلی ئیش ناکەن یا خۆت هەر لە هەنێک بەشی کوردستان ئەو با بڵێن فەرمانگەی لە قو نووسینگەی نییە. مەبەستیش فەرمانگەیەکە واتە لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە بەڕێوەبەرایەتێکمانێ پێوتێ بەڕێوەبەرایەتی سەرچاوەکانی و کە ئەمە یان بەڕێوەبردننی سەرچاوەکانی و ئیدارەدانی سەرچاوەکانی ئاوە ئەم بەڕێوەبەرایەتیە بە فعلی ئیش ناکات لە بەڕێوەبردننی ئاوا یا خودت بۆ نمونە لە هەندێک بەشی کوردستان ئەسڵانە و بەڕێوەبەرایەتی هەر لقی نییە چونکە من لە شارەکان بینیومە. بەڵێ ئەو بەڕێوەبەرایەتیانە هەیە بەڕێوەبەرایەتی ئاوی سەر زەوی هەیە بەڕێوەبەرایەتی ئاوی ژێر زەوی هەیە بەڕێوەبەرایەتیەکانی کشت و کاڵ هەیە ئەمانە هەر هەمویان هەر دانەیەکیان بۆ نمونە بە کەیفی خۆیان مۆڵەتە ئەدەنە هاوڵاتیان بۆ لێدانی بیر کە هیچ کەسێک ئاگای لە کەسێکی تر نییە بۆ نمونە بۆ نمونە بەڕێوەبەرایەتی ئاوی ژێر زەوی
بە کەیفی خۆی مۆڵەتە داتە هاوڵاتی سێرەکەی بەڕێوەبرایەتی کشت و کاڵش بە هەمان شێوە یعنی ئەمە کە ئاگای لەوە کە نییە بەڵێ هەیە بوونیان هەیە ئەم بەڕێوەبرایەتیانە بەڵام وەکو پێویست ئیشیان نەکردووە وەکو پێویست یاساکانیان جێبەجێ نەکردووە و ئەزانن هیچ محاسبەیەک نییە حکوومەت محاسبەی هیچ کەسێک ناکە بۆیە ئەوانیش یعنی ناچارن مۆڵەت بدەنە خەڵکو و هیچ چارەسەرێکی بۆ نەدۆزنەوە تا ئێساکە. زۆر باشە کاک ڕەفەت پرسیارێکی ڕەنگە سە هاوڵاتیان ئەوە پرسن ئەگەر بێت و هاوڵاتیەک بیەوێت بە شێوازێکی زانستی و یاسایی لە چوارچێوەی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێوەبرایەتەکانی سەرچاوەکانی ئاو بیرێک لێبدا یاخود سوود لە ئاوی ژێرزەوی وەربگرێ دەبێت چی جێبەجێ بکە ینی هیچ ڕێنمایەک هەیە یاخود ڕێنمایی بەڕێستان ڕوونکردنەوەی بەڕێستان لەسەر ئەو بابەتە؟ والله هەر بەڕێوەبرایەتیەک ڕێنمایی خۆی هەیە بەڵام بەنسبەت بیرە ئەرتوازیەکان ئەوانەی لە زەوی کشت و کاڵەکانە لێدرێ پێشتر ئەبوایە نزیکەی 5 دۆنەمی هەبوایە بەڵام ئیساکەوا بزانم حکوومەت خۆی ئاسانکاری زۆری کردووە و ئەوەی من ئاگام لێ بێ هەوڵ ئەدرێت لە داهاتووە هەر کەسێ دۆنمێکی هەبێ ئەتوانێ بیری ئرتوازی لێ بدا کە ئەمە کاریگەری زۆر خراپێ بێ لە ئایندەدا ئەوەی ئاگام لێتی تەنها ئەوەتانێ پێم وایە حکوومەت زۆر ئاسانکاری کردووە تەنانەت نەک ئاسانکاری کردووە هەندێک جار چاوپۆشیشی کردووە لەو خەڵکانەی کە بیر ئرتوازی لێدەن بە شێوەیەکی نایاسایی واتە خۆی دەبوو بە بەڕێوەبەراتی ئاوی ژێرزەوی تاکە بەڕێوەبەراتی بە بۆ لێدانی مۆڵەتی بیر بەڵام بەهەرحاڵ کاک ڕەفعەت یەک پرسیاری تریش دێت زۆر جار مەسەلەن ئێمە دەبینین یاخود بۆەوەی کە قسە لەسەرم بابەتە بکەین لەگەڵ بەڕێستان هەندێک پرسیاریشمان لە هەندێک جوتیار کرد بۆ نمونە کێڵگەیەک هەیە ئاوێک بیرێکی کەمی لێداوە ڕاستەخۆ ئاوەکە دەردێنێت هەر لە ناو کێڵگەکەی خۆشی با بڵێن ڕاستەخۆ وەکو ئاوی زیراعەت بۆ کشت و کاڵەکەی بەکاری دێنێت و دەچێتەوە ژێرزەوی ئەوان باز لەوە دەکەن دەڵێ ئێمە ئاوەکە نەقڵ ناکەین بۆ شوێنێکی تر لە شوێنی خۆی دەری دێنین و ئارزەکەی پێ دەدارین و دەچێتەوە ژێرزەوی ئەمەش هەمان زیانی ئەو حاڵەتەی تری هەیە کە با بڵێن کە بیرێکی تریش لە شوێنێک لێدراوە ئاوەکەی ڕەنگە نەقڵ بکرێت. بێگومان هەمان زیانی هەیە لەبەرەوەی تو ئاوی ژێرزەوی دەرەهێنی ڕێژەیەکی زۆری بەڕێی سەیحیان لەسەر زەوی ڕێەکات ڕێژەیەکی زۆر ئەبێتە بە هەڵمبوون ڕێژەیەکی ونەوێ لە خاکە یعنی هەمان ڕێژە ناگاتەوە ئاوی ژێرزەوی ئەمە کاریگەری زۆر خراپی هەیە ئەوە شێوەیەکی نازانستیە بەڵام خۆی لە ڕووی زانستیەوە ئەبێ کاتی ئاوی ژێرزەوی دەرەهێنی بە شێوەیەکی زانستی بەکاری بێنی یعنی ئەبێ ڕێگەی ئاودێری بە ڕێگەی نوێ بێ لە ڕێگەی دڵۆپاندنەوە یان پرژاندنەوە بەکاری بێنی بۆ ئەوەی کاریگەری زۆر خراپ لەسەر ئاستی ئاوی ژێرزەوی نەکات و ئەو ڕێگەی کە باس کرد کە جوتیارەکان ئاماژەی پێدەن بە تەکید من ئەزانم نزیکەی 80% بە فیڕۆ ئەچێت و هیچی ناگەڕێتەوە ئاوی ژێرزەوی. زۆر باشە کاک ڕەفعەت ئەگەر دەرفەتمان زۆر کەماوە بە کورتی شتێکت ما بێمە بیرمان چوو بێ لێت بپرسین لەسەر زیانەکان یاخود هۆکارەکان نەتیجەکە و حەلێک لە هەمبەر زیانەکانی دەرهێنانی ئاوی ژێرزەوی. بەڵێ دەستان خۆش بێ وەڵاهی ئەبێت حکوومەت ئابوڕێک لە مەسەلەی ئاوی ژێرزەوی بداتەوە چونکە ئیساکە بۆمان دەرکەوتووە ئاوی ژێرزەوی لە ئاستێکی زۆر خراپدایە و ڕۆژ لە دوای ڕۆژ ئاستەکەی زیاتر دابەزێ بۆیە ئەبێ پلانێک هەبێت بۆ کەمکردنەوەی ژمارەی ئەو بیرانە و سوودێکی باش لە ئاوی سەرزەوی وەربگیرێت بۆ ئەوەی بتوانین بەڕێوەبردننی سەرچاوەکانی ئاو بە شێوەیەکی زانستی بکەین. زۆر سپاستانەکەم. زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولمتەڵیب ڕەفعەت پسپۆڕی بەڕێوەبردننی ژینگەی و سەرچاوەکانی ئاو کەوا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان بوو بۆ هەمبەر زانیاری پێدان لە زیانەکانی دەرهێنانی ئاوی ژێرزەوی. ئایزانم ناوڕێکمان هەیە و دێنەوە لاتە. بەڵایزان بڕگەیەکمانەیە پێویشەیە بەرگەی یادەوەری کەوا کۆمەڵێک ڕوودا و با بڵین حاڵەتی مێژووی و بەسەرهاتەکەوا لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ڕوویانداوە با بزانین گرنگترین ئەو ڕووداوە مێژوویانە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆ ڕوویانداوە کامانن بینەری بەرگەی یادەوەری دەبین.
21 شەشی ساڵی 1930 تیرۆرکردنی سەرکردە و خەباتکاری گەورەی کوردی ڕۆژهەڵات ئیسماعیل خانی شکاک ناسرە و بە سمکۆی شکاک لە تەمەنی 55 ساڵیدا. سمکۆی شکاک ساڵی 1990 دوای جەنگی جیهانی یەکەم و زیادبوونی ستەم و ئازارەکانی ڕژێمی ئێران بەرامبەر کوردەکان دژەی حکومەتی ئەو کاتی ئێران ڕاپەڕی و شۆڕشی ڕاگەیاند. لە کاتی شۆڕش و حکومداری شێخ مەحموودی حەفیدیشدا سەردانی شاری سلێمانی کردووە و هاوکاری شێخی کردووە. سمکۆی شکاک ساڵی 1975 لەدایک بووە. پاش تیرۆرکردنی باوکی و جەعفەر ئاغای برای جڵەوی سەرۆک عەشیرەتی دەگرێتە دەست. لە گەرمەی جەنگی جیهانی یەکەمدا هەستی نەتەوایەتی دەبزوێت و کار بۆ سربەخۆیی میلەتەکەی دەکات و تەنک بە هێزەکانی پەهلەوی ئێران هەڵدەچنێت. باهۆی کاریگەریەکەیەوە چەندان کتێب بۆ دژایەتی و هۆنینەوەی خیانەت دژی سمکۆ لەلایەن ڕووسەکان و ئێرانەوە نووسراون. 21 شەشی ساڵی 1984 شەیدکردنی زانە و کەسایەتی و سەرکردەی خواناس و دیاری کورد مامۆستا مەلا عومەری تیمەر لەلایەن چەند چەکدارێکی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە یەکێک لە شەوە پیرۆزەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان و لە کاتی هاستانی بۆ سونەتی پارشێو. مامۆستا مەلا عومەری تیمەر لە ناوچەکەی خۆیدا و لەو شوێنانەی کە ئەرکی مەلایەتی تێدا دەکردن زۆر کاریگەر و کەسایەتێکی بۆ خوا سوڵحا و چاکساز بووە. خەڵکی هۆشیار دەکردەوە بە بیر و باوەڕی ئیسلامی و لە مەترسی و وەهمی مارکسیت و عەلمانیەت ئاگاداری دەکردنەوە و بنەما جوانەکانی ئیسلامی بۆ خەڵک ڕۆشن دەکردەوە. لە کاردانەوەی شەیدکردنی مامۆستا عومەری تیمەردا کوڕێکی مامۆستا بەناوی مەسعود ئەنجامدەری شەیدکردنی باوکی دەکوژێتەوە و پاشتریش لە شاری سلێمانی و لە نزیک مزگەوتی گەورە لەلایەن هەمان حیزبی بکوژەوە کوڕەکەی مامۆستا مەلا عومەری تیماری شەهید دەکرێتەوە. 21 شەشی ساڵی 1993 کۆچی دوایی مامۆسای زانکۆش شێخ عەبدوللەتیفی واژەیی لە نێوان مەهابات و بۆکان بە ڕووداوی هاتوچۆ. مامۆستا شێخ عەبدوللەتیفی واژەیی زانە و نووسەر و ڕۆشنبیرێکی دیاری ئیسلامی بووە بە هۆی حەقگوتن و ملنەدان بۆ ویست و داواکانی ڕژەمی بەعس و دەرنەکردنی فتوا دژی نارەکانی بەعس چەندین جار دەستگیر دەکرێت و پاشتر بەرەو کۆماری ئیسلامی ئێران کۆش دەکات و بە هۆی لێوەشاوەیی و زانایەتیەکەیەوە دەبێتە دوامین ڕابەری بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لەلایەن مامۆستا شێخ محەممەدی بەرزنجێوە ئەو پلەی بۆ بەجێ دەهێڵدرێت و دواتریش لە بزوتنەوەی ئیسلامیدا دەبێتە ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حیزبە. بەڵێزان لە تەوەری دووهەمی بەرنامەکەمانە قسە لەسەر کێشە گرفتەکانی هەڵگرتنەوەی گەرمی جوتیاران و بەرهەمەکانیان دەکەین. بۆ ئەم بابەتەش هاوکارم جەلال محەممەد چۆتە دەڤەری گەرمیان لەوێ میوانی دەبێت و ئەو قسەمان بۆ دەکا. من لێرەوە دەچمە لای جەلال و ئەو تەوەری دووهەمی بەرنامەکەمان پێشکەش دەکات. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی عزیز. سڵاو بۆ هاوکارم کاکشوان لە ناو ستۆدیۆکانمان لە سلێمانی. دیارە تەوەری دووەمی پەیامی ڕۆژی ئەمڕۆمان تەرخان کردووە لەسەر وەرگرتنی گەنمی ئەم ساڵی جوتیاران و بەتایبەتی گرفتی سایلۆ و خودی جوتیارەکانی ژەم ساڵ لە چیدایە، هەرچەندە ئەوەی کە لە ڕووکەشدا دیارە بەراورد بە ساڵانی ڕابردوو یا لە ساڵی ڕابردوو باشترە لەبەرەوەی کە ڕێژەی وەرگرتنی گەنم زۆرترە کە ئەمەش بە قازانجی جوتیارەکانە. بۆ قسەکردن لەسەرم بابەتە من ڕاستەوخۆ لە ناو سایلۆی چەمچەماڵەوە میوانداری دوو جوتیاری بەڕێز واروها بەڕێوەبەری سایلۆی چەمچەماڵ بەڕێز کاگێمن محەممەدم کردووە. سەرەتا لە کاگێمنەوە دەست پێکەم. کاگێمن زۆر سپاس بۆ دەرفەتە. دەمەوێت بزانم زەرفیەت یا ئەندازەی وەرگرتنی سایلۆی چەمچەماڵ چەندە؟ بەڵێ سپاس ئەرکتان کێشە بەهاتنتان بۆ سایلۆکەمان. دیارە بۆ ئەم ساڵ سایلۆی چەمچەماڵ حسەی یاتوانای وەرگرتنی 42,000 تەنی هەیە و سواز بۆخوا لە 14 مانگ ئەمڕۆ نزیکەی 8 ڕۆژە دەستمان بە پرۆسەکە کردووە بە سەرکەوتووی بەڕێوازچێ پرۆسەکە تا ئێستا هیچ گرفتێکمان بۆ دروست نەبووە. زۆر باشە. کۆی گشتی وەرگرتنەکەی تەنها و 40 تەنەیە یاخود ئەمباری تایبەتی دریشتان هەیە لەوەی کە گەرمی تا بێڵنەوە؟ بەڵێ ئێمە دیارە توانای وەرگرتنی سایلۆکەمان 40,000 تەنە. جگە لەوەش دە کۆگای گەورەمان هەیە. کۆگایەک توانای هەڵگرتنی 2,000 هەیە کەواتە تا تاوەکو 6,000 تەن توانای هەڵگرتنمان هەیە.
وەرگرتنی ئەمساڵ چۆنە؟ ئایا چۆن دابەشتان کردووە؟ وەسنە سنووری قەزای چەمچەماڵ چەندها سایلۆ هەیە یا بنکەی وەرگرتنیش هەیە؟ بەڵێ دیار لە سنوورەکەمان تەنها سایلۆی چەمچەماڵ هەیە کە ئەو ناوچەیە بریتە لە سەنتەری قەزای چەمچەماڵ و هەشت ناحەیە، ناحەکانی ئاغجەلەر، سەنگا و تەشەی کاکەمەند، شۆڕش، تەشەی جەباری، قادرکەرەم، شوان، قەرانجیر. دیارە بۆ ئەوەی چکە سنوورەکەمان فراوانە و ناوچەکانی زۆرن، بۆ ئەم ساڵ کردمانە بە ناوچە دیارە سەرەتای هەفتەی یەکەم هەردوو ناحەی سەنگا و ئاغجەلەر بوون. ئەمڕۆ یەکەم ڕۆژی وەرگرتنی سنووری قەزای چەمچەماڵ و ناحەی شۆڕش و ناحەی تەشەی کاکەمەندە. زۆر باشە. ئەوەندەی کە ئەمڕۆ یا ئەم چەند ڕۆژەی کە گەنمتان وەرگرتی بێت، گرفتان چی هەیە لە وەرگرتنی گەنما و ڕێژەی وەرگرتنی گەنم لە دەستی جووتیارە ئەمساڵ چەندە و چەند دەرەجا یا چەند نوع گەنممان هەیە بە چەند وەریەگرن لیان؟ بەڵێ دیارە هیچ ساڵێک بێگرفت نەبووە، بەڵام ئەم ساڵ لە پار باشترە. ئەم ساڵ بۆ هەر دۆنمێک بڕش 96 کیلۆیە، 96 کیلۆ نیو، دیارە 120 ڕێژەکە زیادی کردووە. بەڵام وەگوتم بێگرفت نەبووە و پلەکانیش هەروەکو ساڵی پێشوو سێ پلەمان هەیە. پلەی یەکەم بە 560,000 دینارە، پلەی دووەم بە 480,000 دینارەوە، پلەی سێم بە 420,000 دینارە. و داوام لە براجوتیارەکان هەیە خۆیان گەنمەکان بیارن بۆ سایلۆ. زۆر جا کێشەیان هەیە ئەڵێن ئێمە گەنمەکانمان عەلاف ئەیکڕێتەوە یا بازرگان ئەیکڕێتەوە، بۆ خۆیان بەڕاستی سەبر و تەحەمولیان نییە گەنمەکان چەند ڕۆژێک بیاڵنەوە لە شوێنێکە هەڵیگرن و دوای بێنن بۆ سایلۆکان. و زۆر جار بەڕاستی جوتیارەکانمان تووشی زەرەرە بن، چکە ئەو پارەی لە بازار پێفرۆشن زۆر کەمترە لەوەی لە سایلۆ. زۆر باش. ئەچمە لای ئەم دوو جوتیارە بەڕێزە کاک حاجی محەممەد و کاک ئەحمەد. لە کاک حاجی محەممەدەوە دەست پێ دەکەم. کاک حاجی سپاس بۆ دەرفەتە. ئەگەر لێو پرسیارەکەی کاکێ منەوە من دەست پێ بکەم یا لە ڕێنمایەکەی ئەوەوە لەوەی کە بۆچی جوتیارەکان خۆیان گەنمەکە ڕادستی سایلۆ ناکەن بەڵام دەیفرۆشن بە بازرگانەکان؟ پێشەکی بە خێراتنی خۆتان و کەناڵەکەتانە. زۆر سپاس. بۆ سنووری چەمچەماڵ، بۆ سایلۆی چەمچەماڵ. دەبێت سایلۆی چەمچەماڵ 2 ساڵە کەوتە دەعیش، زۆر پێشکەوتوترە لە هەموو سایلۆکانی حکومەتی عێراقی. لەبەرەوەی سنوورەکە نزیکە و فەلاحی شەم ساڵ ڕزقەی زۆر باشە، دەخوا بەزیاد بێ بۆی باران و باران زیاد بۆ ئیمساڵەکە. داوا من خۆم داواکاریم ئەوەیە خۆم لە خۆمەوە بۆ فەلاحەکان تەحەموڵ بکەن ئەو 2-3 مانگەی کە ڕزقان تێدە بەرهەم نەیدەن بە هەردافرۆشی نەکەن لە بازارە، لەبەرەوەی بازار زۆر سعری کەمەدا. سایلۆکەشمە بنسبە سایلی ئێرەوە زۆر ئیمڕۆ یەکەم ڕۆژی سرەی چەمچەماڵە. من 2 ڕۆژ سارێکمەوە تڕێلێکی گەنما دۆ ڕام کردووە و احتیمال لە 20 دقەی بەرم بکەوێ بێتە ژوورانی سرەکەی زۆر بە جوانی ئەڕوا بەڕێوە. کاگەمی دەستخۆشی دیاکە لەبەرەوەی وەکو مدیر تەسەڕفوت ناکات لەم وەکو فەلاحێک لێرە ئاسووردە خۆی ئەچێ بۆ سەرکاری ئیشەکانەکات لە قاپی وەستاوە، چاودێری سیارەکانەکە، چاودێری فەلاحەکانەکە. لەخوا بەزیاد بێ زۆر باشە و ئیشەکە زۆر باش ئەڕوا بەڕێوە. زۆر باشە. کاک حاجی ئەوەی کە دەیفرۆشێت بە بازرگان کیلۆی بە چەند ئەیفرۆشێت؟ ئەگەر لێ بکۆت من هەنێکی گەنمم هەبوو بیستم بێنە بازار 275,000 دیناریاندا 275 بە ئاخر مەعمەلە. لێرە بە 560 و ئەوانە وەرەگرێت دەرەجەیەکەی. داواشم ئەوەی لە فەلاحەکان گەنمەکانی بە پاکوخاوەنی بێنین بۆرە بە زەرمەندە من چونکە چەند تەنێک گەنم هیچ فەلاحێک نیە لە 15-20 تەن گەنم کەمتر 30 تەن گەنمیەیە بۆ جێ کۆمەڵە زەرە بدا لە خۆی بە پاکوخاوەنی بێنن، هەم بۆ سایلۆکە جوانترە، هەم بۆ خۆی باشترە، هەم بۆ خەڵکەکەش کە ئیسفادەی لێکە باشترە. لە بازارە زۆر هەر نییە بەڕاستی ئەم ئەلافانەی چەمچەماڵ بەڕاستی سەر نادەن بەگەن بەڕاستی هەموو دنیا بۆ قانجاز و زەرر و قانجازە بۆ خەڵکی کاتێک بگا و قانجاز بکە. بەڵام منەکەمان نیوە بە 250 بە دوایی دەن بە 350 بۆ 400 کەوتر ڕنگ نیدن. ئەماوێتت کە تۆ شۆوەکی دێتەوە. ئەمەی بازرگانەکان کێوە پێیانڵێن عەلاف وانە؟ عەلاف. عەرەبن یا هەر کوردن؟ چکە جاران دەیاوت ئەیفرۆشن بە عەرەب. هیچ کردنی فرۆشتنەکەن بە پێی قانونی خۆیانن، بەڵام وەڵڵی زۆر کەمەدەن، سعر زۆر کەمەدەن بەغڵ. زۆر سعری کەمەدەن. داوا ئەەکەم لە هەموو فەلاحەکان ئەگە بدەن بە حکومەتی هەرێم و بە حکومەتی عێراقی پارەکەش بە نەدەنێ بەس بە چەمچەوانی نەفرۆشن. بە فەلاحەکانی بازرگانی چەمچەوانی نەفرۆشن. زۆر باش. ئەگەر مایکە بدەیتە کاک ئەحمەد، ئایا تا چەندە
ئەمە دەبێتەوە کار لەوەی کە جوتیار لەسەر زەویەکەی خۆی گەنمەکەی بفرۆشێ بە عەلاڤ بە بازرگانەکان لەوەی کە ڕەنگە بڵێ سبەینی خوازانێ بەغا کەی پارەکەمان بۆ داتێ کەی پارە تەسلیمی جوتیار دەکات ئەمە تا چەند نەبووەتەوە کاریەوەی لەوەی کە جوتیاریش لەسەر زەویەکەی گەنمەکەی بفرۆشێت هەموو سەبەبەکە مەسەلە ئەوەیە کە جوتیار پێش لەبەر ئەوەی کە پارەی دەڕاستە و پارەی تەرەکتەر و پارەی ئەو ئیشانەی کە پێیەکە کیمیایی و بۆی هەڵناسوورێ کە گەیە حەدی خۆی هەروەکو کاک حاجی وتی چووە لە لای بازرگانەکە کیمیایەکەی هاوردە فۆری داوای پارەکەی دیەکە خاوەنی تەرەکتەرەکە داوای پارەی جووتەکەی دەکات خاوەنی دەڕاستەکە داوای پارەی دەڕاستەکەی دیەکە کابرا مەزمورە بیفرۆشێ لەبەر ئەوەی کەوا ڕسقەکەی هاتێتە بەرهەم چاوەڕێ ئەوە ناکا کە سایلۆ وەریگرێت و دوایی پارەکەی لە حکومەت وەربگرێ بەو سیحرە باشە ئەم وەک حاج فەرمی بازار حەچی چەنە بەرز بێتەوە نس بێتەوە 300,000 آخر بۆ گەنمی باشە ئەگەر گەنمێک حەچی چەنە جوان بێ هیچی نەگەرەکوێ 300,000 واتە بازرگانەکەی هێنێ لێرە تەسلیمیەکە هەر لێرە 200,000 خێر دەکات لە تەنێ ینی ئەوە شتەکە خۆی دیارە وە شاراوە نیە لە کەس ئەگەر فەلاحی خۆی بتوانێت بچێت ئەگەر پاکوختەی گەنمەکەشی پیس بکاکە ئیستا هێن هەیە ئەمانەی پاکردنەوە هەیە پاکی گەنمەکەی بە دڵی خۆی دەرەچێت لێرە یا ئەگەر دەرەجە دویش دەرچێت لێرە 480,000 بۆ گرێتەوە ئەگەر دەرەجەیەک دەرچێت 460,000 بۆ گرێتەوە بات تۆزێکیشی کەم بێ هی ئەم لاولا بۆ خۆی ئیسفاداکە بەڵام فەلاح چاوەڕێ ئەوە ناکە ئەمە مشکیلەکەمانە ئێستا گەنمی یا پارەی گەنمی ساڵانی ڕابردوو هەمووتان وەرگرتووە 2014 و 2015 ئەگەر وازان شانسەشی تایە حکومەتی عراقی هەنێک لەو پارە لێ ماوە ئەوە نوێ لای حکومەتی هەرێم و حکومەتی هەرێم لێگە باشە چەندێکتان ماوە و پارەیە بەڵگۆکو مەبلەغ نازانم كل مشكلة والله كل فلاح يوي معه بەڵام ئەو فەلاحی کە ماوێتی قسمێکیشی دراوێتە قسمێکی ماوە ئەو مەجاکە حکومەت ئەو 3 ساڵەیدا پارەکەی قسم بە 3 قسم پارەکەی زۆر باشە ئێستا جاران لە ساڵانی ڕابردوو بۆی کەمی سایلۆ بنکەکانی وەرگرتنی گەنمەوە جوتیار گەڵابەکەی یا گەنمەکەی بە چەند ڕۆژێک لە بەردەم سایلۆکانە دەمایەوە ئێستا ئێوە کری تێچوو هێنانی تەسلیمکردنی بە سایلۆ چەندی تێت چەند ڕۆژی پێچێ چەندە لە سەرەی وەرگرتنی گەنمە ئامێننەوە وڵای سەرەی وەرگرتنی گەنم 2 ڕۆژ تا 3 ڕۆژ ئەمێنێتەوە لەوە زیاتر نامێنێتەوە ئەو 3 ڕۆژە 3 ڕۆژەکە نەکاتە 3 ڕۆژەکە بڕوە بەڵام لێرە هەنێک کەس هەر لە سایەکەکان یان لە عەلافەکان لێو شاغەت دەکەنەوە لە فەلاح هەنێ لە سایەکەکان هەنێ لە عەلافەکان گویا هەم قەت دەکەنەوە لە فەلاح باشە لێرە ئەمە دەستاتی سایلۆیتیانە بڵم خەتای لە سایلۆیە ئیشی سایلۆ زۆر جوانە بووە ئەوە کاکێ من خۆی دانیشتە بەڕاستی مدوێ نەمزانی کاکێ من هێنا بەڕێوەبەرە خۆیە گەڕیا لەو ناوە سەر ئەچوو بۆ لای هەر کۆمەڵێک بۆ چوو لای کۆمەڵەکە هەتا بە منیاو کاک وەڵاوە مدیرە یعنی بەڕاستی بە ئوسلوبێکی جوان بە ئوسلوبێکی پیاوانە هەڵس و کەوتەکات ئەوە نییە بچی بدەی لە قاپی و خەڵقاپی و بۆ نەکاتوە خۆیە گەڕێ بەسەر خەڵکە زۆر باشە کاک حاجی محەممەد دێمەوە لای تۆ گەرمایکەی لێ وەرگری ئەو ڕێژە ئەندازە گەنمەی کە وەردەگیرێ ئەم ساڵ تا چەنە جوتیار لێ ڕازیە یاخۆت جوتیار هەیە گەنمی لەسەر دەسا بمێنێتەوە گەنمی لە دەست بێنێتەوە ئێستا بۆ نمونە لێرە ڕێژەیەک گەنم وەردەگرێ سایلۆ هەیە بۆ نمونە جوتیار بێت و گەنمی لە دەسا بمێنێتەوە تەسلیمی سایلۆی نەکات لە بەرەوەی ڕێژەی وەرگرتنەکەی ئەوەندەیەکە لێ وەرگیراوە وڵایەکەمە ئەوەی ئەم دوو هەفتەیەک لە سایلۆ چەپجا کراوەتە منی جوان نەبی زۆر کە کەس گەنمی نەگەڕان بێگەڕان بێتەوە لێوە لە هەمووی لێوە گیراوە زۆرشی بە پێی ڕێژەی ڕزقەکەی خۆی بە جوانی لێوە گیراوە و بە سێرێکی باش و کەسم نەبیستۆ ناڕازی بێ بەگە گەنمێک زۆر خراپی بێ خوارخوازە کۆنی چەندها کات لە ماڵەوە بێ ئەویان بەگەر ئەنا قەت شتێوە نووسێ کاکێ من کەس ینی ئەندازی وەرگرتنی گەنم پێوەری هەیە هەم بۆ سایلۆ هەم لەگەڵ جوتیارەکان چۆن وەرەگرن لە دەست جوتیارێک یاخۆ کۆی گشتیەکەی مەبەستە و گەنمی کە ئیهێنە ئێستا سایلۆی چەمچەماڵە بێت چەند تەن وەرگرێت 42,000 تەن 42,000 تەن حەجمیەتی بەڵێ هەموو گەنمی لە دەست سایلۆکەمان حەجمی 40,000 تەنە 40,000 بۆ ئەم ساڵ ئێمە بۆی ڕوونتر قسە بکەین وەزارەتی زراعی هەرێم لە بەهاری ئەو ساڵەیە ناوی جوتیارەکان ئەنووسێ ئەینێرێ بۆ وەزارەتی کشتتوکاڵی عێراقی ئەوان لەوێ ڕێژەی بەرهەم دیاریەکەن بۆ هەر دۆنمێک چەند چیلۆ دیاریەکەن تاوان بۆ معلومات لە کەرکووک و بۆ خوارەوە بۆ هەر دۆنمێک 500 بۆ 600 چیلۆ
وەرەگیرێ لای ئێمە نزیکەی لە 180 بۆ 90 ئەو ڕێژەیە وەرناگیرێ 96 کیلۆ 96 کیلۆ جیاوازێکی لەگەڵ 600 کیلۆ. بۆچی ئەم جیاوازیە زۆرە لە نێوان کەرکووک یان ناوچە ژێردەسەڵاتەکانی عێراق و هەرێمی کوردستان؟ دیارە ئەمە هەمووی بابەتەکان سیاسی بەڵێ. ئێستا و ڕێژەی کە لێرە وەردەگیرێت لە دوانیمە چەند کیلۆ وەرەگیرێت؟ 96 کیلۆ 96 کیلۆ. بەڵێ. ئەم 96 کیلۆ جوتیار هەیە گەرمی لەسەر دەسا بمێنێتەوە؟ بە تاکید هەیە جوتیار هەیە. بۆ نمونە تۆ گەر خاوەنی جوتیارێک بی خاوەنی 100 دۆنم زەویدی تەنها نزیکەی 10 تەن گەرمت لێ وەرەگرێت لەوانەیە 15 تەنی هەبێت. ئەوی دەبێت لە بازاری ئازادا لە بازار ئەیفرۆشێتەوە بە پارەیەکی کەمتر. ئەو لیستەی کە پێشتر هیچ جوتیار وەرگیراوە هیچ غەشێکی تیا ناکرێت لەوەی کە بڵێ جوتیارێک ناوێکی پێ زیاد بکرێ کەسێک بڵێ ئەمە براکەمە دەستکاری ناکرێ. ئەوەی کە لێرە کشتتوکاڵ نردوێتی هەمان ناوەکانە هیچ ناوێک کوژانەوە یا پێش و پاش یا هەر شتێک غەشی تیا ناکرێت تەنها ڕێژەکەی کەمەکرێتەوە لای لەبەرەوەی کە لەسەری گەنما جوتیار زۆر نەوەستێەوە کری گەڵا بۆ ئەمانە کەمتر لەسەری بکەوێت. چیتان کردووە پلانتان دانەوە بۆی کە بەپی ڕۆژ یا بەپی ناوچەکە ڕۆژەکان گەنمەکان وەرگرن؟ ئێمە پێشتر باسم کرد بۆ نمونە ئەمڕۆ یەکشەمە یەکەم ڕۆژی چەمچەماڵ وتەچەی کاکەمەند و شۆڕناحەی شۆڕشە ئێمە بەردەوام ئەو کەسانی کە لە دەرەوە ناوی جوتیارەکانە نووسن بۆ سەرا پیان ئەڵێن ئەمڕۆ ئەوەنە ناوەمان نووسیوە ئەمڕۆ بەرد ناکەوێت سبینێوەرەوە بۆی تەکلیفی وەستان و کرێ و ئەوانەی لەسەر نەکەوێ هەوڵە دەین نزیکترین کاتی پێ بڵێ بۆی هیچ دەبێت بەلانی کەمەوە شەوێک لەسەریا بۆ سێ زیاتر نەوەست. زۆر باشە کاژەم لەسەرەوەی کە بۆ نمونە لە چەمچەماڵ یا بۆ نمونە دەشتی شارە زۆر ئەمانە ڕێژەی بەرهەمێنانی گەنمی زۆر زیاترە بەگشتی کشت و کاڵەکە لێرە زیاترە. بەراورد دیگەکەین بە پارێزگایەکی وەکو دهۆک بۆ نمونە لە چەمچەماڵ زیاتر دەکرێت. ئایا ئەو خزمەتەی بەراورد بە یانیکە لە ناوچەکانە دەکرێت پەیوەستە بە ڕێژەی بەرهەمێنان و کشت و کاڵ و چاندنەوە یاخۆت پێوەستە بۆی کە بڵێن ئەمە پارێزگایە؟ نەخێر هەروەگەوەی تۆ باس کرد ئەو پارێزگای و ئێمە قەزای باشە ساوی قەزایەکی بچووکمان بۆ کرد بە پێچوانەوە ئێمە سنوورەکەمان ئەوە نەفراوەنە سنوورمان بە ئیداری گەرمیان هەولێر سلێمانیەوە ناحی سەنگاو سنووری بە ئیداری گەرمیانەوە ناحی ئاغجلە سنووری بە تاختەق قەزای بڵێن قەزای کۆیەوە هەیە و لێرەشەوە خۆمان سەر بە پارێزگای سلێمانی سنوورەکەمان زۆر فراوانە. یعنی ئێوە گەنمتان زۆرترە؟ بەڵێ نزیکەی لەوانەیە خاوەن نزیکە 1 ملیۆن دۆنم زەوی کشتتوکاڵی بوو. گرفتەکانی ترکە لە ساڵانی ڕابردوودا هەبووەوە بەپی هەندێک لە بەدواداچوونەکان هۆکاری ئێستش پێنەدانی پارەی گەنمی جوتیارانی و ساڵانەی ڕابردوو تێکەڵکردنی گەنمی ئەو کاتی ژێردەسەڵاتی داعش یاخود لە ئێران و تورکیاوە هاوردە دەکران. ئەم ساڵچی ئەم گرفتانە هەیە؟ نەخێر هیچ من لە خۆم لە 2019 لێرە بووم ئەم ساڵ 2020 دووەم ساڵە گەنم وەرەگرین هیچ گرفتێکی لەو بابەتەمان نەبوو. ئەوانی پێشووتر لە سەردەمی شەڕی داعش و کۆمەڵێ بارودۆخی سیاسی و تێکەڵنی کۆمەڵێ بارودۆخ بەوەی تر حکوومەتی عێراقی ئەوشی بە سیاسی کرد ڕێژەیەک لە پارەی جوتیارانی گرداوەتەوە و تا ئێستا خەرجی نەکردووە. زۆر باشە کاک حاجی دەمێ بزانم چۆن خزمەتی جوتیاری ئێمە دەکرێت لە وەرزەکانی چاندنی گەنم و ئەمانەیە تا بەرهەمێنان و فرۆش نەکەیت؟ قوربان ئەگە بتێ وەکو حکومت بڵی حکومت بێت بوانی ئەم وەزعەوە فەلاح زۆر مەغدور بووە وەکو مەغدور کام وەزع وەزعی کۆرۆنا یا وەزعی دارایی؟ هەر وەزعی ئەم حکومەت و عێراق و ئەم شەڕۆ و ئەم کۆمەڵی کێشمەی سیاسی ئەمانە فەلاح ئەم ساڵ من 100 دۆنم لە خەڵکی فەیزاوم 100 دۆنم تا بۆ بەناومە 75 دۆنی بۆ نووسیوم لە زەراعی شۆڕش ئەوە قایمەکەمان کردەکە ئەو کاگێ من سەیری کرد 74 کیلۆ 300 کیلۆ بۆم کراوە. ساڵی 2018 بووم 2016 حدودی 30 تەنم بۆ کراوە حکومەتی عێراق بەڵام حکومەتی عێراقی خەدەگەی لێرە ئێمە کردبای ئەمە لێم ئاگەمان لەم خاڵە بێت. باشە بەڵام ئێمە چی بکەین باشە زەراعی چەمچەماڵ و سنووری چەمچەماڵ و هەرێمی کوردستانی خۆمان هەچەنی هاوکاری فەلاح بکە هێشتا کەمە بەڵام نانووسن زەواج 100 دۆنم عەزم لە کاگە بۆ عێراق حکومەتی عێراقی ئەو هەموو دۆنماکە بۆ خەڵک ئەم تەنە گەنمە وەرەگری بەڵێ منەوە زەلامی ئامۆزای خۆم هاوردود و ئامۆزامە ئازاد و فەیزەڵەوە و ناوەکانی لای خۆم هاوردم اینجا توانمە گەنمەکەم بێنم تەسبیل سایدۆکێ بکەم ئەنی ئەوە ڕێژەکەم کەمە. وەکوڕ ئەوەی باسمان کرد وتمان ڕێژەی
ڕشتی دۆنمەکە ناگاتە ئەوە نەکە من جوتیارێک جاری وایە پژگیری سێ جوتیار کۆ کاتەوە بۆی هی یەک کەسیان تەسلیم بکەن دوو کەسەکەی ترێ بێ لە بازار بیفرۆشێ اینجا ئەگەوانە بێ مەجبوری زەرێ بیکردێ بازار بیفرۆشی سێ فەردی کیماشیان داوە بێ ئەمە سێ فەردی کیما چقی بدەی وەڵاهی 25 وەرەقە کیمان کرد لەگەڵ کوڕم 25 وەرەقە کیمام کڕم بۆ ئەو ڕزقم بەس بە وەرەقە 25 وەرەقە کیما بەس کیمام کرد بێ داودەرمان و جووتێ بوو ئەنی حکومەت هەریمی کوردستان چەندی هاوکاری فەلاح بکە هێشتا فەلاح حەقی خۆی دیدادێ هاوکاری کرد زۆر باشە کاک ئەحمەد ئەگەر مایکەکەی لێ وەرگری من دەمەوێت بزانم ئێوە جوتیارن واتە جوتیاریش بژێوی ژیانی لەسەر کشت و کاڵەکەیەتی گەنمەکە چیتان بۆ پەیاکە لە کاتێکا نازانن بەغاکەی پارانێرێ نازانم سا تەنی بە چەند وەرە گیرێ گەنم چەندتان لێدەست وەرە گیرێ چەندی لە بازار بفرۆشن چۆنە خۆتانە دەنە قەرێم جۆرە کشت و کاڵیە و تا چەنە بژێوی ژیانتان لەسەری پەیداکەن والله قوربان ئەوەی تەسلیمی حکومەتی بکات تەسلیمی حکومەتێکە ئەوەی بە علافی بفرۆشێ لە بازار بە علافی ئەفرۆشێ ئەوەی بەشی تۆوەکەی لێ هەڵبگرێت لێی هەڵەگرێت هایشە کابرا ئەگەر توانای هەبێ لێی فرۆشە هەتا قەورێکە لای خۆیڕێتەوە وەک چاودێری دەسەریان لەبەر تەماحی خۆی ئیتر فەلاح بەم شێوەیە مەسەلەی فەلاحیش وەکو حکومەت بە حاجی حەمید فەرمووی حکومەتی چاوکارێکی فەلاح ناکات تۆگە بڵێ سێ کیسە کیمیاوی ناکاتە ئەوەی یارمەتی فەلاح بێت لە هیچ ڕوویەکۆ فەلاح لە ڕووی کشت و کاڵیوە لە لای حکومەتەوە مەقدورە هیچ شتێکی نییە باشە تا چەندە عادەتەن ئەم گەنمە بۆچی وەرەگیرێ بۆ معاملەکانی ئارد و ئەمانە ئەگەر ئێمە لە ناو هەرێمە خۆمان معاملی ئاردمان هەبێ کە دوایی کاگە من لەگەڵ تۆ شاپی وایان باسە باشتر بێ بیکەمەوە بەڵام زان جوتیارەکانیش ڕایان چۆنە تا چۆنە باشە خۆمان معاملی ئاردمان هەبێت و خۆمان تەسلیمی معاملی ئاردەکەی خۆمانی بکەین و هەم قەدری گەنمەکەی خۆمان بزانین و لەوەی کە ڕێژەی باشتر ئاردی باشتر جۆری باشتر ئاردی باشترمان دەستکەوێت لەوە باشتر چۆنێت تۆ شتێک لەکوێ لە وڵاتانەوە بێریتی یان لە شوێنێکەوە بێتی نەزانی لە سەرچاوەکەی لە چیوەتێ چی ئەوەی لە دەستی خۆت وەری بگریت و بە دەستی خۆت بزانانی یعنی ئەوگە تۆ خۆت بۆ خۆت بیکەیت شتێکی ترە زۆر باشە دیارە لێرە چەند بەشێکی جیاوازی هەیە کاژە من بە تایبەتەوەی کە زۆر گرنگە لێرە بەشی تاقیگەیە یا ئەو شوێنەی کە گەنمەکە هەڵسەنگاندنی بۆ دەکرێت بە پێ ئەو پێوەرانی کە خۆیان داناوە دەرەجە 1 و 2 و 3مان هەیە من بۆی کە بزانم ئەم تاقیگەیە چۆنە لێرە پەیامنێرمان جەلال جەباریمان لەگەڵایە لە بەشی تاقیگەی سایلۆی چەمچەماڵ دەچمە لای جەلال جەباری جەلال سڵاوی خوا لێبێت ئەگەر پێمان بڵیت لەو تاقیگەیە چۆن کار دەکات و چۆن دەرەجەی گەنمەکان لە یەکجیا دەکاتەوە بەڵێ کاک جەلال سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت دیارە وە خۆت ئاماژەت پێکرد ئێستێمە لە بەشی تاقیگەین لە سایلۆی چەمچەماڵ دیارە بڵین ئەم بەشێش وەکو سەرجەم بەشەکانی تر هەم کۆمەڵێک پێوەری خۆی هەیە بۆ هەڵسەنگاندنی ئەو گەنمانەی کە داخل بە سایلۆکە ئەبن و هەم بڵین پلەی گەنمەکە دیاری ئەکاوە نرخەکەی من بۆ ئەوەی کە زانیاری زیاتر وەرگرم هەر ڕاستە و خۆچمە لای میوانەکەم کاک هێرش فەریق لێپرسراوی بەشی تاقیگا لە سایلۆی چەمچەماڵ کاک هێرش زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر پێم بڵێ ئەم بەشی ئێوە بڵین یەکەم ئیش و کاری سەرەکی چییە لای ئێوە و چۆن هەڵسەنگاندن بۆ گەنمانە ئەکرێت کە داخل بە سایلۆکە ئەکرێت بەخێر بێن سەرچاوم خۆتان نەزانن ئەم وەرزە وەرزی خێروبەرەکەتە بۆ جوتیاران وەرزی کۆکردنەوەی خەرمانە ساڵان ئێمە لە سایلۆیە دەسەکەین بە وەرگرتنی گەنم لە سایلۆکان چەند پێوەرێکی هەیە چەند بەشێکی هەیە بەشی پرزگە باشم بەشی تاقیگە اینجا بەشەکانی تر بۆ وەرگرتنی گەنمەکە ئێمە وەک لێرە وەک بەشی تاقیگە بەشێکی زۆر گرینگە لێرە کە ڕێژەی گەنمەکە دیارەکەین و جۆری گەنمەکە دیارەکرێت بەشێکی گرینگە وەک جوتیاران ئێرە لێرە ڕۆحمانە کێشن یعنی دڵیان لای گەنمەکەیە لێرە چەند پێوەرێکمان هەیە ئەمە یەکەم شت نمونەکە وەرەگرین لە سێ شوێنی سیارەکە بۆ ئەوەی وەکو کوردەواری کۆنیشەڵێ مشتێک نمونەی خەرمانەکە مش نمونەیەکی کەمی لێ وەرەگرین و بۆ فەحسەکانی پاشان فەحسەکانی کە دیاریەکرێت فەحسی گەنمەکانەکەی فەحسی ڕوتوبە بە جیازی تایبەتەیەکرێت کۆمەڵە فەحسمان هەیە دەوراتیان بینی و خیبرەی تەواوەتیان هەیە دەرچووی کۆلەژی زراعەن ئەوانیش دەورەیەکی باشان بینیوە بە جوانی ڕێژەی گەنمەکە دیارەکەن پاشان ئەکرێتە سەر شادێک و ئەنێرە بۆ بەشی کۆنتڕۆڵ چەند پلە لێرە گەنم وەرەگیری یعنی ئایا هیچ ڕیزبەندیەک بۆ پلەکان کراوە نرخەکەی دیاری کراوە بەڵێ لێرە سێ پلە وەرەگیرێت پلەی یەک دەرەجە 1 هەیە و دەرەجە 2 هەیە و دەرەجە 3مان هەیە
دەرەجە یەک کە عادەتەن هەمووی ئاواتەخوازی و دەرەجەیەکە ئیشەڵڵا هەمووشی دەرەجەیەکە بێت گەنمێکی پاک و جوان بێت دەرەجەیەکە نرخەکەی لە 580,000 دەست پێکە بەپێی خەسمی ڕێژەکەی ئەوە دەرەجەکەی دابەزێنی پارەکەی دابەزێ دەرەجە دووشمان هەیە بەڵام لە دەرەجە دوو دەرەجە سێ هەنێک جوتیار هەیە گلەی لەواکات دەرگەنمەکەی دەرەجە دوو دەرەجە سێ دەرەجێت تەسمیلی ناکە بە پرسیاری لەکەی سیرەکەی تەسمیلی ناکە ئەگەڕێنێتەوە پاکێکاتەوە هێنێتەوە دەرەجە یەک دەرەجێ ئەو بەو ڕێژەیە دەرەجێت تر ئەو کە تعلیماتێک هەیە ساڵانە لە وەزارەتی توجارە و لە بەغاوەدێ ڕێژەی گەنمەکان دیارەکە بۆ نمونە ئێمە فەحسی چۆرو ئەکەین فەحسی مرۆرە ئەکەین فەحسی ڕۆتوبە ئەکەین فەحسی ئەمە فەحسانە کۆمەڵە فەحسەکەین فەحسی ئەسپێکەین هەنێشتی هەیە ڕاستەخۆ ڕەفزە ئەو گەنمە وەرناگیرە بۆ سایلۆ ناشێ بۆ خواردن ناشێ چۆرو نمونەیەکمان لێوەرگرین چۆرو لە گەنما هەیە عەرەبی تەفەحومی پێڵێن ئەبێتە هۆی سەرەتان لە ئاردا ئەمە بەهی شێوێت ناشێ بۆ گەنم ئەوژ ڕێژەی هەیە بۆ وەرگرتنی بەڵام کە دەرەجە دوو سێ دەرەجێ پرسیار لە خاوەنی گەنمەکە ئاکەین ئەگەر تەسمیلیکە ئەوە ئینجا مەشاهدەکەی بۆکەن باشان دەچێتە بانزاتی جیاجیاوە لەوێ ئەگەر وەریشی نەگرێ ئەگەڕێنەوە پاکێکاتەوە پاشان ڕۆژی دوایی یان چەند ڕۆژی دوایی بەپێی سرەی خۆی دێتە ژوورە و تەسمیلەکاتەوە کاکێشەوت خەی دیاری کراوە ینی بۆ بڵین هەم بۆ دەرەجەیەکەم بۆ دەرەجە هەم بۆ دەرەجە سێ ئایا تا چەند ئەو جوتیارانێن لەو نرخە ڕازین وە بەراورد بە بازار ئەو نرخە لێرە گرانترە بەراورد بە بازار لێرە نرخی بەرزترە بەڵێ بەدایبەتی لە دەرەجەیەکە ئەوەی کە جوتیار کە لی ناڕازیە لە پارەکەی ڕازیە بڵێن لە نرخەکەی بەڵام لەوە ئێستاش دوودڵی هەیە لە نێوان جوتیارانە بۆی کە پارەی گەنمەکەی ئەفەوتی وەک 2015 و 14 یان ئەدرێتەوەی تا ئێستا تاکید نی کە پارە وەرەگرنەوە یاننا تۆزێ ئەوە خەلقیە وەک نرخ بەڵێ لە نرخەکەی ڕازین دەرەجەیەک بێ بۆ ئەوان باشترە تر بە هیوام هەموو گەنمی جوتیاران گەنمێکی پاک و جوان بێ و بە دەرەجەیە قوبڵ بکرێ لای ئێمە لە خزمەتام کاک جەلال بەڵێ من ئەوە گفتوگۆم لەگەڵ بەڕێز کاکێرش فەریق بوو کە لێ پرسیاری بەشی تاقیگەیە لێرە ئەگەر پرسیارێکی تایبەتتان نەبێ من ئەگەڕێمەوە لای ئێوە زۆر سپاس بۆ پەیامنێرمان جەلال جەباری کە دیارەویش لەناو سایلۆی سلێمانیەوە زانیاری زیاتری بۆ گواستنەوە لەسەر بڕێوەچوون یا چۆنیەتی تاقیکردنەوەی گەنمەکان و سایلۆی چەمچەماڵ و بەشەکانی دیکە سپاس جەلال کە لەگەڵمان نبووی دەچمەوە لای میوانەکانم کاگە من دێمەوە لای جەناب دەمەوێت لەسەر هەمان پرسیار کە لە کاک ئەحمەدم کرد جەنابی شتی بکەم کاتێک کە ئێمە ئەم گەنمانەمان لێرە هەیە هێندە جوانەوە بە دوو سێ پلە دەرەجەیەک و دوو سێ پلەبەندی دەکرێت بۆ نرخش دەفرۆشرێ بەڵام کاتێک کە سیر دەکەین ئاردەکەمان خراپە ئایا لێرە چی بکەین بۆی کە ئێمە ئەم گەنمەمان هەیە یاخود ئاشی دیکەی ئەو ئاشانی کە لە هەرێمی کوردستان و لە ناوچە جیاوازەکانن ئەم گەنمەی خۆمان بەکاربێنن بۆی کە ئاردێکی جوانمانە بێت چونکە کاتێک کە سیر دەکەی بایعی مانگانە کە دێت هاوڵاتی یا هەر دەیفرۆشێتەوە یا فڕێی دەدا یا بە کەڵک نایە و دەشبینین کە چۆن گلەیی لەسەر ئار دەکرێت بەڵێ دیارە ئێمە بەڕێوەبەرایەتی بازرگانی دانیێڵی سلێمانی بەڕێوەبەرایەتێکی جیاوازین کە سەرپەرشتی سایلۆکانەکە ئیشی ئەمە وەرگرتنی گەنم و ناردنی گەنمە بۆ ئاشەکان بە موافقەتی بەخا موافقەتی وەزارەتی بازرگانی عێراقی چۆن گەنمەهی وەزارەتی بازرگانی عێراقە دیارە ئاشەکان بەڕێوەبەرایەتیشی جیاواز و سربەخۆن و هەم چاودێری بازرگانی هەیە ئەوان هیچ پەیوەندیەکیان لەگەڵ ئێمەیانی هیچ کۆنتاکتێکمان نییە بەیەکەوە ئێمە ئەم گەنمەی ئێمە کە وەک باس کرد پلە 1 و 2 3 تاوان بۆ معلوماتی تا ئێستا پلە 3 نەهاتوە بۆ لامان ئەم ساڵ 1 و 2 تا ئێستا ینی هێندە گەنمەکەی ناوچەکە جوانە ئەم ساڵ گەنمەکەی جوانە و خەڵکیش ئێستا ئامێر کۆمەڵە ئامێرێک هاتوون هەباشەی پێڵێن پێشەوەی بێن بۆ سایلۆ بن پاکیەکەن بۆی گەنمەکەیان پلە 2 یا 3 دەرنەچێ ئێمە ئەم پلە 1 و 2 بە خەڵتاتی جیاواز بە تێکەڵا ئەینێرین بۆ ئاشەکان و ئەم گەنمەی ئێمە ئەکرێ بە ئار ئێمە گەنمەکە بە فەحس وەرەگرین بە فەحسی ژەینێرین هیچ کێشەیەکمان نییە ئەگەر ئەم گەنمەیە بۆچی هێندە ئاردەکەی پیسە یان خراپە زۆر جار هاوڵاتی گلەی لێ هەیە بەکارێنیان یەکسەرەی فرۆش یەکسەر فڕێ دەدات وڵای ئەوە بێ لە ئاشەکان و لە بەڕێوەبەرایەتی دروستکردنی دانەوێڵە بپرسن ئەوە تایبەتە بەوان پەیوەندی بە ئێمەوە نییە ئێمە تەنها لەسەرمانە گەنمەکان بۆ بێنین تا چەندە گەنمی ئێمە ناوچەکە توانێت ئاردی هەرێمی کوردستان بە گشتی دابین بکات یاخود بۆ شتەکانی تر بەکاردێ بۆ پێداویستی دیکە بەکاردێت بەکاربێت جگە لە ئارد بۆ ئەم ساڵ حکوومەتی ناوەند بڵێن وەزارەتی بازرگانی عێراقی 1 کیلۆ گەنمی لە دەرەوە نەکڕیوە اعتیمادی 100% کردوتە سەر گەنمی ناوخۆ
ناوخۆی عراق ناوخۆی عراق هەمووی بە هەرێمی کوردستانیشەوە دیارە ئێمە بەپێی هەم پێشبینیەکانی وەزارەتی کشتوکاڵ هەم ئێمە عێراق خۆی توانایی اکتیفای ذاتی یعنی خۆ بەخێوکردنی هەیە لە گەنما ینی ئەتوانێت گەنمی هەموو عێراق دابین کە بەبێ ئەوەی گەنم لە هیچ وڵاتێک بخرێت وجگەلەوە پێم وابێ ئەو بەرنامەی و پلانی وەزارەتی کشتوکاڵی هەرێم هەیەی هەیبوو بۆ ئەم ساڵ کە بڕێک لەلایەن وەبەرهێنانەوە بڕێک گەنم وەربژیرەوە معاملی دروستکردنی ئەوەی پێڵێن مشتەقاتی گەنم لە هەم لە ساوەر و لە ئارد و لە ئاردی سفر و لەوانە بەڵام پێچێ لەبەر قەیرانی دارایی سەری نەبێت. کاکێ من جیاوازی ئەوەی کە گەنمێک لە ناو سایلۆیا بێت و لە ناو ئەمە بارانەیە بێ بەم شێوازە لەوەی لە بنکەکانە وەرەگیرێ جیاوازیەکەی دیارەکە پیس دەبێت تەیروتیور و مشک و هەموو ئەمانە چنە ناوەم گەنمەوە بەڵام کاریگەری لەسەر کوالیتیەکەی دروستەکە ئەمە بە تاکید چۆن ئەم سایلوانەی ئێمە و هەموو سایلۆکانی سنووری سلێمانی 4 سایلۆمان هەیە سایلۆی ستیلی پێڵێن سایلۆیەکن زۆر بە شێوەیەکی ڕێکپێک دروستکراوە توانای هەڵگرتنی گەنمی هەیە و هیچ جۆرە ئاژەڵێک و پیسێک ناچێت تێکەڵ بە گەنمەکە نابێەوە چۆن بە پاکی وەرەگرین بە پاکی ژێنێرین دیارە و گەنمانەی کە پێوترێ بەنکەر لە بەنکەرە هەڵەگیرێ بە چادردا پۆشرێ معرەزە بۆ تەڕبوون بۆ پیسبوون بۆ تێکچوون کاریگەری زۆری لەسەر هەیە بەڵێ زۆر باشە کاک ئەحمەد دێمە لای جەنابەت بزانم ئێوە دوجار یەکی قسەیەکتان لێ وەرگرم پەیامتان بۆ جوتیارە هاوڕێکانتان بۆ حکوومەتی عێراقی و بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چی هەیە داواکاریتان چییە لەمانە؟ وڵام مەناعەتی جوتیار چییە؟ هاوکاری ئەگەر مایکە نزیک خەیتەوە هاوکاری کیمیایی بکرێ هاوکاری تەرەکتەریان ئەو عەشای کە بۆ زەراعەت ئەشێ پێی بدرێ ئەوە شتێکی باشە قەرەبووکردنەوەتان هەیە بۆ نمونە ئەگەر ئەم ساڵ دەردێک بدا لە گەنمەکەتان سون و ئەمانە قەرەبوو بکرێنەوە جا داوایەوە حکوومەتی عراقی ڕەنگە جوتیاری هەرێمی کوردستان وەک جوتیاری خۆی حساب نەکە ئێمە دوای دەرەجە یەک دوای دەرەجە دوی نینە یعنی ئەوە قەرەبوو ناکرێنەوە لەو حاڵەتانە هەتا ئێستا هیچ قەرەبوویەک لە حکوومەتی عراقی وەرنەگیریا بۆ هەرێمی کوردستان بە هیچ جۆرەکانیەوە. زۆر باش ئەگەر مایکە بدەیتە حاجی کاک حاجی دەمێ پەیامی جەنابەت بزانم هەم بۆ جوتیارە هاوڕێکانت هەم بۆ حکوومەتی هەرێم حکوومەتی عراقی بە حکوومەتی عراقی جیاوازیتان نەخا لەگەڵ جوتیارەکانی ناوچەکانی دیکە داواکاری من و هەموو جوتیارانی هەموو نەک سونووری چەمچەمەوە هەموو سونووری هەرێمی کوردستان هەمومان لەوانێت داواکاریەکەمان هەمووی لێ خاڵە خۆی ببینێتەوە یەک هەموو چێ سەری خاڵێک مەبەستێک ئیش یەکەم ئەم خوتەمان بۆ زیادکەن لەبەر سونووری هەفەلاح بە ئام زەرمەندە پێڵێن خوتە ناوەکان زۆر کەمانی بەش ناکات دووەم ئەم ڕزقە ئەمێدە دوای سایلۆوە ئەگە مدەدانەوە 2 مانگە حکوومەتی عێراقی و بڕیاری خۆی داوە 2 مانگە جیامان نەکاتەوە لە عێراق ئەگە جیامانەکە بە یەکجە بڕمان کات و نەجاتماندا دووەم دوای ئەم گەنم کەکی سایلۆ تەواو بێ ئەو ڕزقی ئەمێنێتەوە فەلاح گەنمی زۆرە داواکەم لە هەرێمی کوردستان لە وەزیرەکان لە حکوومەتی هەرێم لە سەرۆکی هەرێم ئەم ڕزقی ئەمێنێتەوە فەلاحەکان وەکو کاگێ من فەرمووی بۆ ئەو ئاشانە لێمان وەربگرێت یان شوێنێک بێت لێمان وەربگرێت ئەگەر حکوومەتی عێراقی جاران فەردێ شەکری کردی بە 200 دینار 300 دینار ئەیدا 10 دینار حتا ئەم دوایش لە 2013 لە بەلەدومەلە دینار ئەوەی شێدەستی سەدام حوسێن خۆیان بوو بە 10,000 تەبەگایدا بە کەسبگار و شەعبەکەی خۆی ئەم ڕزقە دوای سایلۆش کە تەواوە بێ کۆتایی دێت کۆمەڵە ڕزقە مێتەوە حکوومەت چارەسەرێکی بۆ بدەزێتەوە کیمیاییمان باتێت هاوکاری فەلاحمان بکات داو دەرمان باشمان بۆ بنێرێت ئەمە داو دەرمان هەر ڕۆژی هەر زەلامی لە شوێنێکی کرێت حتا ئەمسا خەڵک کڕیوەتی داو دەرمانی کردووە بۆم فەلاحانە ڕزقەکەی سوانووە ئەقەمە نابێتەوە بۆ دەغەڵەکە بکوژێت و دەغڵە ڕزقەکەت پاکە ڕزقەکەشت بستوێنێ چەندها فەلاح ئەگەم لێم ساوای بەسەرهاتووە لەبەرەوەی کشتی بەناوە ناچڵی دێت داواکاریمانەوەیە ئەم حکوومەتە هاوکاریمان بکات و هاوکاری بە ئام شەعب بکە بە هەموو شێوەکەی خەڵک مەغدورە لانی فەلەفەلە چییە ساڵێک 20 تەنگ 15 تەنگ گەنمی 15 تەنگ گەنمەکە نیومەنی وێتە مەصرف ئەیە بە تێخۆی ئەوەکەی بەزایە بڕۆ هەم خراپتر و چیمان هیچمان نەکرد ئێسێوە بۆ نمونە دەڵێت جیلی ئەم زەمانە ئێستا هیچ کامیان جوتیار نین ئێوە نەسیحەتان بۆ ئێوەمانان هەیە کە بین دەست بینە جوتیاری و گەنم بچێنین و بۆی کە سبێنێ خێرێکی دنیاییشی لێ بکەین هیچ نەبێ واتە هێندا ئێوە قازانجتان لە جوتیارەکە کردووە بەم شێوازەی کە حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق مامەڵەتان لەگەڵا بکە کە بە ئێمەش بڵێن ببنە جوتیار وەڵاهی بۆم کات و ساتە هەمووی زەرمەند بووە لەم کات و ساتێ بۆ ئەم ساڵانی پێشوو ئیسفادەمان لێ کردووە
ڕزق باش بووە حکومت باشی وەرگردووە هەموو کاتێ لە کاتی خۆیان ڕزق حتا بازاری باشی کرد ئیساکە کشتی بۆتە واستەکاری و هەتەیەکێکی نەناتە ڕزقەکەی لێ ناکرێت وڵای یەکەمە ڕزق زۆر زەرمەند بووە باسی ئەم وەزعەوە هیچ ئیسفادێکی نەماوە ناشی خۆیان من خۆیەکی خۆم لە ئاوا بڕات لەوانێت ئەردەکەم بدەمەیەکی خۆم بۆم نەکرێت لەبەرەوەی خەسارەوە زەرمەند بوومەتیایە زۆر باشە ساڵانی ڕابردوو ترستان لە گەرمی دەرەکی هەبوو تێکەڵ بە گەرمەکە بکرێت و شوێن بە ئەوەی ئێوە لێژ بکە بۆ نمونە ساڵانی ڕابردوو ترسیەوە هەبوو یا دەوترا گەنم لە تورکیا و لە ئێرانەوە دێت و تێکەڵ دەکرێت ئەم ساڵ پاروپێرار هاتووە گەرمی ئوسترالیا و نازانم سووریا و نازانم کوێ هاتووە بەس ئەم ساڵوان بیستەوە بەی شێوەیە گەنم نهاتووە و حکومەتی عێراقیش و عێراقیش و هەرێمی کوردستانیش بڕاریەوان داوە بەی شێوەیە نەگەنم حتا بەتەمان ڕزقێت وەکو تەماتەوە خیار و کۆمەڵێن بابەتە ڕزقانیش هەتا ناوخۆکە بمێنێت خەراری وان داوە ئینشەڵا جێبەجێکرێت و زۆر باشە گا حاجی خۆت خاوەنی گەنمی بایعیش وەرەگری ئاردەکەت چاچەنە ئاردی ئەو گەنمەیە کە خۆتان دەیچێن و دەیفرۆشنەوە بە سایلۆکان ئەو ئاردەی خۆمان لەوانەیە کە خراپ بێبوون منە گەرمی خۆمان خەڵکنی ناڕازیە زەرەکەی خراپەکە گرێتە بۆ تەوالیتی ئەو ئاشەی کە هەڕێکە بەهات ئەنا گەرمێک گەنمێکە ئەو گەرمی منەوە گەنمە و گەنمێک یەک گەنمێکە یەک ئاردە و کشی بە باران سەوزە بێ و قەنەعەتم هەر خەلەلی ئاشەکانە زەرمەندێکە و ئادەکەیوان جوانتر و ئادەکەی من ئاشینتر دەرەچێت واتە گرفت لە گەنمەکانان نیە نەخ با قەنەعەتم نییە وا گەنمێک خراپ و گەنمێک هەموو سنوورەکە ئاشەکان وای دەکەن ئاشەکانی منتیقی خۆمان ئایا گەرمێکە ئایا زیاد ئیسپێنێت کۆمە ئشکال لەو بابەتانەیە لەوانەیە علاقی بە بازرگانەکانەوە بیت زۆر باشە دەستەکانت خۆش بکات حاجی کاک من دێمە لای جەناب بزانین دوای قسەی جەنابەت چی هەیە هەم لەسەر خزمەتگوزاری سایلۆکان بۆ جوتیارەکان و هەم لەوەی کە حکوومەتی عراق چی دەبێت بەرامبەر بە جوتیارانی هەرێمی کوردستان کە جیاوازیان نەخە لەگەڵ جوتیارەکانی دیکە عراقا بەڵێ ئێمە دیارە هەموو ساڵە و داواکاریەمان هەموو دووبارەش قەنەعەت هەرەمان بێتەوە حکوومەتی عراقی جیاوازیەکە لە لێوان جوتیارانی هەرێمی کوردستان و جوتیارانی ناوچەکانی ژێر بڵێن حکومڕانی خۆی وەک پێشتر باسمان کردبووە نزیکەی 600 بۆ 700 کیلۆ بۆ دۆنێک بڕشتە بەڵام بۆ ئێمە 96 کیلۆ بڕشتە ئەمە جیاوازیەکی زۆر زۆرە ینی هیچ خزمەتگوزاریەک بە سایلۆکانی هەرێمی کوردستان نادا ئەوەی کە بەخۆیەدا تەنها ئەوەی گەرمەکەمان لێوەرەگری هیچ خزمەتگوزاریەکمان پێشکەش خزمەتگوزاری بۆ سایلۆوە کوچی دەمەوێت بزانم جیاوازی سایلۆکانی ژێر دەسەڵاتی خۆیان عێراق لە کاتی تەسویقا بودجەیەکی تایبەتی بۆ دیارەکە بۆ مەسەلەی پێداویستی ڕۆژانەی تەسویق بۆ نمونە قەفاسێ و قەڵەم و بەنز سوتەمەنی و تۆ لە ناکاو سایلۆیە کۆمەڵێ لە ماتۆڕات و شت پێک هاتۆ لە ناکاو شتێک تێکەچێ بۆ چاکەن شتی یەدەکیان هەیە ماتۆڕی یەدەکیان هەیە ماوادی کارەبایان یعنی هیچ شتێکمان هیچمان بۆ دابینە سایلۆی ئەوەی ژێردەسەڵاتی خۆی چەندی بۆ دابینەکە ئێوە چەندتان بۆ دابینەکرێت سایلۆکانی عێراق هەموو سایلۆیەک بە پێی پێویستی و حەجمی سایلۆکە بجێیەکی تایبەتی بۆ فترەی وەرگرتی گەنم دیارەکەوە کراوەشە لە مەسەلەی ئەچیزەوانەیە هەموو شتێکیان بۆ کڕێ بە عکسەوە بۆ ئێمە دابینی ناکە ئەگەر بکرێ بۆ منە بزانم مەستریای ئەم ماوەی کە گەنم وەرەگرن چەندە هیچمان نیە هیچیان بۆ دابین نەکردون کێ تێچووەکان ئەگرێتە ئەستۆک لە سوتەمەنی لە قەرتاسیە لە سووتانی ئامێرێک ماتۆڕێک ئەوەی کە ئێمە هەمانە وەک باسم کرد بەڕێوبەرایەتی بازرگانی دانەوەڵی سلێمانی نەسریەکەی 2 ملیۆن دینارە کە پێک هاتووە لە 4 سایلۆ و بەڕێوبەرایەتیەک و 2 بنکەی وەرگرتنی گەنم زایدەت بنکەی وەرگرتن بۆ مانگی یا بۆ ئەو ماوەی بۆ مانگێک ئەمە بەردەوام ئەمە پێوترێ نەسرێ یا سلفەی بەردەوام پێشینەی بەردەوام بەڵام سایلۆکەمان لە پیرەمەگرونەوە بەڕێبەرایەتیەکەش و فەرمانبەرەکان لە سلێمانی و هاتچۆکەن تەنها بەشی بەنزینی سایرەکانی ئەوانەکە هیچ بۆ ئێمە نابێنێتەوە هیچیشمان ئەوەی هێناومانە لە بازار بە قەرزی معاش زۆر باشە کاکێ من قسەی کەوتۆ منە ماوەتەوە گەر کاک ئەحمەدیەوە قسەتان ماوەتەوە لە خزمەتانیان قسەیەکەیە بیکەن فەرموو کاک ئەحمەد بۆ جەناب فەرموو گەرمی کەرکووک و گەرمی سلێمانی ڕەنگە گەرمی ئێرە باشترە لە گەرمی کەرکووک بۆ ئاشەکانی کەرکووک عیبیان نییە بۆ ئاشەکانی سلێمانی ئەوەی بۆ ئەو ئاردەی ئەوانی هارون بەس بە حەیوان بەکار لە گەورە لەم وڵاتەی خۆمان هەر هەموو بچوە ئاردەکەی فرۆشتە بۆ حەیوان بەکاری تێ تەنها مەسەلەکە لێرە ئاشەکانە خۆ مەسەلە گەنمەکە نییە بۆ گەنمەکە بۆ خۆمان لێرەوە ئەچین لە کەرکووک ئاردی کەرکووک عیبی نییە لێرە
بۆ ئاردی چەمچەماڵی سنووری سلێمانی عیبێ مەسەلە بەس لەسەر ئاشەکانە. زۆر باشە کاک حاجی هیچ قسەیەکت نییە خۆتەوە بە خێراتدانەکەن و دەستخۆشتانەکەن و دەستخۆشی لە کاکێ منەکەین بەڕاستی وەکو جوتیارێک تەسەڕفاتەکە لەم سایلۆیە و داواش لەگەین زیاتر بەتواناتر بێت هاوکاری هاچەنێ فەلاح بکە شتەکەمەوە ئێوەی بەخێر بن سەر چاو سپاس. زۆر سپاس دەکەن کاکی میگەن زۆر سپاس گرتی بینەرانی عزیز سپاسی بەوەش کە تا ئەم ساتە بینەرمان بووین دەگەڕێمەوە بۆ لای هاوکارم کاکشوان لە ستۆدیۆکانمان لە سلێمانی. سپاس بۆ بینەریتان. سپاس بۆ هاوکارمان جەلال محەممەد لە دەڤەری گەرمیان و لە سالۆی چەمچەماڵەوە لەگەڵمان و بۆ قسەکردن لەسەر کێشە گرفتەکانی گەنمی جوتیاران و بەروبوومیان ئمە دەکەین جوتیاران لە ساغ و سەلامەت بن و هەرچی زووتر بەری ڕەنجوشان و عارەقی ناوچاوانیان وەربگرنەوە. ئایزانم زانیاریەکمان هەیە بینەری دەبین دینەوە. چەند زانیاریەک لەسەر بەرزی ڕێژەی چەوری لە خوێندا. بەرزبوونەوەی ڕێژەی کۆلسترۆڵ چەوری لە خوێندا زۆربەی جار هیچ نیشانەیەکی نییە تا کەسەکە هەستی پێ بکات، بەڵام ڕەنگە کەسەکە ڕوبەڕووی مەترسی توشبوون بە نەخۆشی گیرانی بۆریەکانی خوێن لە دیواری دڵ و جەڵتەی مێشک و مردنی لە ناکاو ببێتەوە. لە حاڵەتی ئاساییدا کۆلسترۆڵ لەلایەن جگەرەوە دروست دەکرێت و سوودی خۆی هەیە لە دروستبوونی دیواری خانەکانی لەش و چالاکی مێشک و دروستبوونی هۆرمۆن و خەزنکردنی ڤیتامین. دوو جۆر کۆلسترۆڵ بەگشتی بوونیان هەیە، ئەوانیش زیان بەخش، سوود بەخش. جۆرێکی تر چەوریش هەیە پێی دەڵێن چەوریە سیانیەکان کە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە توشبوون بە نەخۆشی دڵەوە ئەگەر ڕێژەی زۆر بەرز بوو لە خوێندا. چۆن پارێزگاری لە ڕێژەی چەوری لە خوێندا دەکرێت؟ خواردنی تەندروست، دوور بێت لە چەوریە تێرەکان. خواردنی سەوزە و میوە و دانەوێڵە بە توێکڵ و زۆر ئاو خواردنەوە ڕێگر دەبن لە چەوری زیان بەخش. لە هەفتەیەکدا 150 خولەک وەرزشێکی مامناوەندی پێویستە، چونکە وەرزشکردن بە شێوەی ڕۆژانە دەبێتە هۆی کەمکردنەوەی کۆلسترۆڵی زیان بەخش و بەرزکردنەوەی کۆلسترۆڵی سوود بەخش. دوورکەوتنەوە لە جگەرە کێشان یان وازهێنانی بە یەکجارەکی، چونکە کێشانی جگەرە دەبێتە هۆی تەسکبوونەوەی دیواری بۆری خوێن لە هەموو لەش. بۆ چارەسەر بە دەرمان پێویستە کەسەکە پزیشکی پسپۆڕی تایبەتمەند بیبینێت. ئایزانم سپاس بۆی وەشتام کاتە بینەرمان بوون بەم شێوە بەرگە و بابەتە جیاوازەکانی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن. سپاس بۆ هاوکارانم، بەخواتان ئەسپێرین، خواتان لەگەڵ.